بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و بانیتان باش، ئاسوودە و کامەران من لە هەر پێیەکان. خوای گەورە بتان پارێزێ سەرفرازی دنیا و قیامەت بن. خۆشحاڵم لەگەڵ هاوکارانم لە پەیام لە دەستپێکی هەفتەیەکی نوێ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵتان ئاوین. مێدەوارین لە هەموو دەرد و بەڵایەک بەدوور بن. ئەمڕۆ لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کەوای ئەمە لە نێو کۆمەلگایەکی موسڵمانان نەژین و بۆ خۆمان بە موسڵمان نەزانین چۆن لە کاتی تنگانەیە لە کاتی لێقۆمانە هاوکاری و هەروەها یارمەتی دەریە و کەسانە بین کەوا لێیان قەوماوە تا چەندێک واجبی شەرعیە لەسەر شانمان وەروە ڕێکارەکان چین چۆن بتوانین هاوکاری لێقۆماوان بین لە کاتی تنگانەیە. بۆ بابەتی دووەمیشمان تا ڕادەیەک پێویستدارە هەر بەم بابەتەوە ویش دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکێک لە دەستگای خێرخوازیە دیارە گرنگەکان لە باشووری کوردستان کەوا کار و چالاکیەکانی لە دەرەوەی سنوورەکانی باشووری کوردستانیش ئەنجام دەدا کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر کە وەک بینیمان بەڕاستی لێرەشەوە سەرخۆشی خۆمانە ڕاستی ئەو بنەماڵانە دەکەین کەوا ئازیزانیان لە دەستداوە خوای گەورە سەبوریان بدا کارە ساتێکی گەورەیە. دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ هاوکاریکردنی ئەو با بڵێن ماڵانە و گەڕەکە هەژارنشینانەکەوە بۆهۆی لافاوە زیانیان لێکەوتووە هەوڵەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامێرانمانەوە نووسنگەکانی بەخشین لە شار و شارەژەکانی هەرێمی کوردستان وەربگرین گفتوگویان لەبارەوە بکەین لەبارەی کەمپینەکە وەرەوها بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بە نیسبەت هاوکاریکردنی لێقۆماوانەوە. بەڵایزان کۆمەڵێک زانیاری و وەروەها ڤیتی تریشمان بۆ ئامادەکردوون ئینشەڵا بە درێژایی پرۆگرامەکە لە خزمەتان نابین. دەستپێکیش بابزانین ئاسمانی هەوراوی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاری بەسەرهاتووە پێشبینیەکانی باران و پلەکانی گەرما چیان بەسەرهاتووە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمان ئامانەوەیە بەڕاستی قسە و باز لەسەرەوە بکەین تا چەندێک ئێمە دەبێت بەدەم لێقەوماوانەوە بین لە کاتی تنگانەیە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعمان کردووە زانای ئاینی. مامۆستا زۆر بەخێر بێن. سەلامەتیکە ئازێتی کێشا سواز دەکەین. ئەگەر لەوە دەست پێکە مامۆستا کاتێک ڕووداوێکی سروشتی یاخود هەر بابەتێک دروست دەدێت بەشێک لە کۆمەڵێک لە هاونیشتیمانیان لە نێو کۆمەلگای کوردەواری لە نێو کۆمەلگای موسڵمانانە لێیان دەقەومێ دەکەونە تنگانەوە وەکو موسڵمانێک تا چەندێک واجبە لەسەر شانمان تا چەندێک ئەرکە لەسەر شانمان کەوا بە دیدگای ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەوا ئێمە بتوانین بەدەم ئەم لێقۆماوانەوە بچین و هەروەها بتوانین وا بکەین کەوا یان جۆرێک لە جۆرەکان لە هەلایەک ڕەنگە واجبێکی شەرعی بێ لەسەر شانمان لەلایەکیش ڕەنگە پێویستیەک و زەڕوریەتێک لە کۆتاییە خزمایەتیە ناسیاوەتیە و هەروەها واجباتێکە لەسەر شانمان کە ئێمە بتوانین بەدەم لێقەماوانەوە بڕۆین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئیسلام وەکو بەشێکی عیبادەتە تایبەتە بە
هەر کەسە تایبەتە بە خۆیەوە تایبەتە بە کەسی دیاریکراوە و کەسی عیبادەتەکەکە وەکو بڵێن ساڵحە بەڵام لە پلەی ساڵحی گەورەتر ئەوەی کە موسلیح بێ کە چاکەکار بێ لەگەڵ خەڵقیە کە یارمەتی خەڵقی بە خوای گەورە فەرمێ تەعاونوا عەلە البر والتەقوى یارمەتی یەکتر بن لەسەر چاکە و لەسەر لە خواترسان خەڵقی هانبەی بۆ چاکە و هەر شتێکە ئیشی چاکە کۆمەکیان بکەی یارمەتیان بەی بەدەنگیانەوە بچی و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر مسلمانان هاندراون بۆی کە چۆن نوێژەکەن بەڕێک و پێکی چۆن ڕۆژوەگرن بەڕێک و پێکی چۆن عیبادەتەکانەکەن بەڕێک و پێکی ئاواژە بێ ئاگیان لە دەر و دراوسێ و لە خزم و کەس و کار و لە هاونیشتیمانیان و لە خەڵقیش بێ بەگشتی هەتا ئەگەر و خەڵقانە بەعزێک لەوانش مسلمانیش نەبن مادام لە دەست داهەنگاتێ دەمت داهەنگاتێ با لە وڵاتێکی تریش بن واجبە لەسەر مسلمانان یارمەتیان بن ئێمە هەمومان دەزانی کە لە سەردەمی ئیسلامە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە قورئانی پیرۆزە دیاریکراوە بەشێ پارە دانراوە بەشێ یعنی ماڵ دانراوە دیاری کراوە لە قورئانی پیرۆزە لە بەیت المال بۆ ئەو کەسانەی کە مؤلفەتی قلوبهم ئێستا مسلمان نەبوون ئێستا هەر کافرن بتپەرستن بەڵام ئەبێ لە بەیت المال پارەیان بدێتێ حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەی یارمەتی بەعزێ کەسیە ئەسحابەکان پێیان ناخۆش گوتیان ئەی پێغەمبەری خوا بۆ یارمەتی ئەوانە 300 حوشترەی بە فڵان کەس 200 ئێمە شمشێرەکانمان خوێنی پێوێ و ماڵ و ماڵیشمان بەجێ هێشتووە و بە برسێتی هاتوونی چمانانێ پێغەمبەری خوا فەرمووی وا باشترە چونکە خوا و پێغەمبەر باشتری لێزانن ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی بە عەمەلی فەرمێتی لئن أمشي مع أخ في حاجة أحب إلي من أن أعتكف في مسجد هذا شهرا ولا روايات ثلاثة شهرين فرميقر لقل براك يعني في أخي مع أخ يعني براك مسلمان في حاجة بيوستيك ايش ديارينا كدوه فرميقر لقل براك مسلمان بو بيوستيك بسم بدنجي وبسم ولقل يا برم بو جيب كم بلامو خوشترا بلامو تساكترا لەوەی کە یەک مانگ لە مزگەوتەکەی خۆمە ئیعتیکاف بکەم یەک مانگ نەڕۆمەوە بۆ ماڵەوە بەناو ماڵ و خێزانەکەم حەد لە مزگەوت نێمە دەر خەریکی عیبادەت بم عیبادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە مزگەوتی پێغەمبەرە کە نوێژێک بە 1000 نوێژە زۆر باشە کاتە ماوەستا توانی ئەمە بە وەڵامی و وەربگرین کاتێک کە لە بەشێک لە کۆمەلگا قەومێ لە نێوان کۆمەلگای مسلمانانە بیرکردنەوەی جیاواز دروستە بێ ئەمە ئیشی مسلمانان نییە ئەمە ئیشی خێرۆمە نییە ئەبێ لایانی پەیوەندیدار بیکە ئەبێ حکوومەت بیکە بەڕاستی ئەمە لە سەر لە شێواویە یا خود نەزانیە یان ڕەنگە لە حەقیقیشەوە بێت ڕەنگە ئێستا بۆ نمونە بە دیاریکراوی لە هەولێر کە ئێستا خەڵکێکی زۆر لێی قەوماوە ماڵی بە قوڕگیراوە خەڵک هەبوو ئازیزی لە دەزیاوە مناڵەکانی کە سوکاریان وەفاتیان کردووە تا چەندێک واجبی مسلمانانە بەدەم ئەم خەڵکەوە بڕۆن بیر لەوە نەکەنەوە ئەمە ئیشی حکوومەتەوە بێ حکوومەت بیکە وڵی لە ئیسلامە بە گوێری توانە دەنراوە و لە پێش هەموو کەسا واجبی حکوومەتە ئەوەی کە سەرپەرشتی میلەت دەکا واجبی ئەوە لە سەردەمانی ئیسلامە بە گوێرەی ئیسلام بە پێی ئیسلام بە پێی فەرمودەی پێغەمبەر بە پێی قورئان واجبی حکوومەتە حکوومەت دەبێ بۆ ئەرکاسێەوە حکوومەتیش ئەبێ خەڵقی بجوڵێنە بەڵام هەموو مسلمانێکیش ئەرکی تایبەتی خۆیەتی هەموو مسلمان چکە خوای گەورە ئەمرە کافرەوە تەعاونوا ئەمرە بۆ هەموو مسلمانەوە پێغەمبەری خوا فەرمێ من بمن باسێکە علی بۆ هەموو مسلمانەیەتەوە کە فەرمێ من كان في حاجة أخيه كان الله في حاجته إن الله في عون العبد إذا كان العبد في عون أخيه خواي قوري يارمتي هر كسجدا كيارمتي برا مسلمانك يابي يارمتي هر كسجدا كيارمتي خلقي يابي كومكي خلقي كذبه أويك يصارن أويك أرن خطأ يعني واجب حزبه واجب حكمته بس واجبي حكومته بس واجبي حزبه بس واجبي خلقه براسي كود بيركنوا يعني شهر زابونه بابرين واجبي همو كسكا همو تاكيكي مسلمان واجبي خويتك هو البابو شهر سركنيكي شيء او كسل قومانه بو يارمتي دانيان هر كسب مشوري قيامتي خوي خو هر كسب الرزامندي خوي غوربي هنگاو منو خراب چه بدن يعني وبقصه بكردوا بمال برنامج بهرش كبوي كرا و بەڵام ئەوەی هەیە کە لە پێش هەموو کەسا واجبی حکوومەتە چونکە ئەگەر کەسێک بێ وا 50,000 100,000 با بڵێن دەفتەرێکیە
کەسێکی دەوڵەمەند بەڵام حکومەت دەتوانێت بەجارێک هەموو چارەسەر بکات بە یەک کەلیمە قسە بۆ یەکێ لە عالمە گەورەکان چۆ لای کاربەدەستێکی گەورە کوتی ئەگەر ئێوە چاکەکانتان بە ملیۆنەها چاکەی خەڵقی ڕوە تی بۆ تۆ توانی بە یەک کەلیمە قسە یارمەتی ملیۆنە مسلمان بی یارمەتی ملیۆنە لێ قەوما و بی با مسلمانیش دەبن بەڵام ئێمەوا توانیمان یارمەتی یەک کەس بین کەسێک دەتوانێت یارمەتی یەک کەس بە ئێستا ئەگەر ئەیچێ بێ من 10 دەفتەریژم 10 دەفتەر بەس بەشی ماڕێگەکە خانووی ئاو بردوێتی مناڵی خنکاوە ژنی خنکاوە ناوماڵەکەی ئاو بردوێتی سیارەکەی ئاو بردوێتی بەڵام ئەگەر حکومەت بڵێ بە کەلیمەی قسەی حکومەت ئەتوانێت یارمەتی هەمیان بە و لەگەڵ ئەوەشا ئەگەر حکومەت بۆ خۆی زۆر بە گەرمی بەدەنگیانەوە بچێ خەڵقیش بەدەنگیانەوە چێ چونکە الناس على دین ملوکهم خەڵقی لەسەر دینی پاشاکانیان پاشاکان خێرەومەند بن ئەوانش خێرەومەند دەبن پاشاکان زۆر بەدەنگ کاربەدەستەکان زۆر بەدەنگ خەڵقی و فەقیر وەژارەوە چن میلەتەکەش چاولەوانەکە هەر پێیان عیبە نەچن لەبەرەوە واجبی هەمووانە بەڕاستی واجبی هەموو مسلمانێکە گەر پارە و ماڵ و سەرۆت و سامانیشی نەبوو دوعای خێریان بۆ بکە قسەی چاکیان بۆ بکە نەسیحەتی خەڵقی بکە خەڵقی هان بە چونکە یەکێ لە گوناحە گەورەکان کە لە قورئانە باس کراوە چییە ولا يحض على طعام المسكين خۆی چاکە ناکە خۆی خێر ناکە خەڵقیش هان نایە خەڵق هاندانیشی چکە لە چاکە گەورەکان کە خەڵقی هان بێ بۆی کە چاکە بکەن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر فەرموودەی هەیە لەم بارەوە هەتا عەبدوڵڵای کوڕی عومەر فەرمێت هەر کەسێک ئەوێ دوعاکەی گیرا بێ من أراد أن يستجاب دعوته هەر کەسێک ئەوێ دوعاکەی گیرا بێ و گرێ و گۆڵەکانی ژیانی ناڕەحەتەکانی ژیانی لەسەر لاچن ئەفەرمێ با بچێ یارمەتی کەسێکی لە قەوماو بە ماوەستا ئەحمەد لە ڕوانگەی شەرعەوە بێگومان باسی زۆر کرد کە ئەمە بەش لە ئیسلامە دانراوە بێ هاوکاری بکەین لە پاڵەوە شایەمە ڕەنگە لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەرفیترەمانەیە یاخود ساڵانە لە وەرزێکا چەند وەرزێک یان کە وەرزە سوڕێتەوە ساڵە گۆڕێکە ئەمە بێ زەکاتی ماڵەکانمان دەرکەین کۆمەڵێک ئیلتیزاماتە لە چ کاتێکی تر جۆرێک لە واجب جۆرێک لە فەرزە لەسەر شانی مسلمانان بەگشتی بکو باسەکەوەی کە هەیەی نەگەوەی نیەتی لە تنگانەیە بەدەم لێقۆماوە بین یان بەمانایەکی تر بەچی ئەوترێت تنگانە ئەو کاتانە کەین کە ئێمە ئەبێتتر بیر لە هیچ نەکەینەوە تەنها ئەوەی نەبێ بەنیەتێکی ساف لە پێناوخوای گەورە بەشێک لە سامانەکەمان بەخشینە بەرامبەرەکانمان یاخود لێقۆماوەکان هەموو کاتێک واجبە بەڵام زەکات و سەرفترە لە ساڵێکا جارێک واجبە بەڵام خێرکردن سەدەقا بەدەنگ خەڵقیەوە چوون بەدەنگ لێ قەوماوە چوون کە لە هەمیان مهمترە هەموو کاتێ واجبە هەموو کاتێ ئینسان کە لە توانایە بۆکو باسم کرد ئەگەر بە کەلیمەیە قسە بێگە قسەشی بۆ نەکرا بەدەست بەرزکردنەوەیک و دوعایەک بێ ئەبێ هەر بیکە ئەگەر نەی کرد خوای گەورەش یارمەتی ئەو نایە چونکە لە فەرمودەکەی پێغەمبەری خوا فەرمێ إن الله في عون العبد ما كان العبد في عون أخيه خوای گەورە کۆمەکی و یارمەتی ئەو هەر مسلمانێک و هەر کەسێکە کە یارمەتی برا مسلمانەکە یارمەتی خەڵقەکەیە وبيغمبري خواه صلى الله عليه وسلم فنعم من فرج عن مؤمن كربة من كرب الدنيا فرج الله عنه كربة من كربات يوم القيامة فرمين كسيك ناراحتين لسر مسلمان اللابة کێشەیەکی بۆ چارەسەرکە نەبوونیەکی بۆ چارەسەرکە حتا لە فەرمودەی ترا دیاری کراوە فەرمێ قەرزێکی بۆ باتەوە پۆشاکێکی بۆ بکڕێ خواردنێکی بۆ بکڕێ یارمەتیەکی با کۆمەکێکی بکە ئەفەرمێ خوای گەورەش لە تنگانەکانی قیامەت تنگانە بۆ ئەوە کاتەوە ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة يعني ومن ستر مسلما ستره الله في الآخرة لو روايات شاتوها كفرمي بيغمبري خاص صلى الله عليه وسلم فرموي هەر کەسێ مسلمانە داپۆشێ پارچێ جلی بۆ بەرێ پارچێ جلی بۆ بەرێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە دایەپۆشێ بۆیە عەبدوڵڵای کوڕی عومەرە فەرمێت هەموو کاتێک کە دوو چێشتیان هەبیایان دوو پۆشاکی هەبیایە تازەکەیان و خۆشەکانی ئەبر بۆ فەقیر ئەگەر فەقیرە بهاتایە ئەنگوو بۆ ئەوانی بۆ بێ ئەوەی کەشیان بێ ئەوە تێری پێ خۆیان پێی پێشتا بێتەوەی فەرموو من ڕوون نایە چێشتێکی کۆن بم بە خوای گەورە خۆ من نایە بۆ هەژارێن بەخوا من ڕوون نایە جلێ بم بە جلێکی کۆن بم بە هەژارێک حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیگەڕێتەوە فەرمێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە عەبدێک بانگە کافەرێ عەبدەکەم من پێویستیم بە خواردن بۆ هاتم ماڵەکەت بۆ خواردن نابێ ئەویش دەڵێ یا رب العالمین تۆ پێویستت بە خواردن نییە تۆ رب العالمین یە فەرمێ فڵان عەبدم هات پێویستی پێ بۆ گەر یارمەتی ئەو بایەوەکو یارمەتی مندا بێ وایە کەواتە ئینسان ئەو خێرێکێکە ئەیاتە دەست خوای گەورە تەسلیمی خوای گەورەیەکە هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت کەسێک دەنکێ خورما
دەنکێ خورما لە ماڵی حەڵال ببەخشێ خوای گەورە بە دەستی ڕاستی خۆی لێ وەرەگرێ کە هەردوو دەستیشی دەستی ڕاستن ئەوە فەرموودەکەوا فەرمێ بە دەستی ڕاستی خۆی لێ وەرەگرێ و بۆی بەخێوەکە بۆی گەورە ئەکە هەر چۆن ئێکێ لە ئێوە جوانوەکەی بەخێوەکە جوانوە یعنی بێچووی ماین جوانوەکەی بەخێوەکە چونکە ئەو زوو گەورە ئەبێ ڕمبازیەکە لە بەرچاوی خەڵقا شتێکی جوانە ئەفەرمێ ئاوا ئەو خێرەی بۆ گەورەکە تا لە قیامەتا کە وەریەگرێتەوە پاداشتی ئەو دەنکە خورمایە وەرەگرێتەوە بە قەدەر کێوی ئوحودە لەبەرەوە ئیسلام دای نەناوە بەس لە ڕەمەزانانە زەکاتیان باتێ بەس لە ڕەمەزانانە سەرفترایان باتێ هەر کەسێک هەر کاتێک خەڵک لێ قەومە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم والله لا يؤمن من بات شبعانا وجاره جائع بجنبه وهو يعلم به فەرمێت سوێند بەخوا ئیمانی نییە ئەو کەسەی بۆ خۆی تێرە دراوسێکەشی برسیە پێشی ئەزانەی هەرمەتیشی نایە کاکە ئەوش دراوسێ ئێمن ئەگە چۆن دەست دەگاتە دراوسێکەی خۆت ئێستا ئاوا بە ئاسانی دەست دەکاتە لێ قەوماوەکانی هەولێر لێ قەوماوەی وڵاتانی کەش چونکە ئێستا بە کەلیمەیە قسەیە بە تەلەفۆنێک ئەتوانی یارمەتیان بۆ بنێری لەبەرەوە بەڕاستی نابێ خەڵک چاوەڕێ ئەو کا با ڕەمەزان بێ ڕەمەزان هات ئەنجا ئەو کاتە زەکاتیان بۆ بم ئێستا ئەو پێویستی بە جووتێ پێڵاوە پێویستی بە پۆشاکێکە پێویستی بە خواردنێکە پێویستی بە زۆپایەکە چاوەڕێ ئەوە ناکات تا ڕەمە تۆ ڕازی ئەبی مناڵەکەی خۆت لەبەر سەرمایە بێ ژنەکەی خۆت لەبەر سەرمایە بێ لە دەرەوە بێ لە ماڵام خێر بڵێ وڵا کاکە بەهار زۆپاتان بۆ کڕم بەهار جلتان بۆ کڕم سێ مانگیکە چوار مانگیکە جل و خواردنتان بۆ کڕم ئەبێ ئینسان وەکو خۆی بیر لەوانیش کاتەوە زۆر باشە مامۆستا هەر لەو ڕوانگەیەوەکەوە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە بەیت الماڵ لە نێو دەوڵەتی ئیسلامی لە پارەی خۆی بەخشیوێتی بە بەوانشی کە هێشتا نهاتونتە ناو بازنەی ئیسلامەوە یعنی خوا شایدەم پرسیارم تەنها لەبەر دڵسۆزیە بۆ لێقەوماوانی شاری هەولێر دوایەوەی کەوا دەستگای خێرخوازی بەخشین ئەگەر ئاگاداربی کەمپینێکی کردو بۆی هاوکاری بۆ لێقەومانەوە بکاتەوە یعنی ماوەسا پرسیاری زۆر دروست بووە ئیتر نیەتەکانی پشتی پرسیارەکان چین ئایا نیەتی خێرە یاخود ساتکردنەوەی خەڵکە باز لەوە دەکرێت بەشێک لە شار و شارۆچکەکان لە شارەکان چەندێک لە هەنێکی چەند باڵەخانەی جوان و دەوڵەمەند و خەڵکی ئەنواعی لێ دەژی و دژایەتی دینەکرێ و دژایەتی کللتوری کوردیەکرێ و شتی نامۆی تایە و لەلایەکی شەوە کە مەسەرەن ئەمانە بوونەتە قوربانی ساردکردنەوەیەک هەیە بۆ بەدەمەوە چوونی خێرکردن بۆ ناشرینکردنی بەشێک لە شارەکان ئێمەی موسڵمان ئەبێت چۆن بیرکەینەوە لەبەرەوەی لە شاری هەولێر ڕۆژگارێک لە ڕۆژەکان شتێکی ڕوویداوە بەدڵی من نەبووە حاکمێکی تایە بەدڵی من نییە لەم لاوە قوربانیەک بۆتە قوربانی و ماڵ و مناڵی بۆ نەتە قوربانی من نابێ بچم بەدەمیەوە سۆزم بۆی نەجوڵی بەخۆ ئیشی خۆمی نەزانم لەبەرەوەی نەحاکمەکەوێن بەدڵە و نە ڕەفتارەکانی ناو شارەکەیان بەدڵ لە کاتێکە کەمە زۆر خراپە بە گشتگی لەسەر شارێک بوترێ و کەسێکە خێرەکە یەکەم معاملە لەگەڵ خوایەکە لەگەڵ خەڵقیان ناکە ئەگەر بۆی کاکە پێ برن ئافرین بۆی پێ برن دەست خۆش بێ یان حکومەت هەدیەکی بۆ بنێرێ یان سەرۆکی حکومەت بێت دەستخۆشی لێ بکە ئەوە شتێکی کەمی دنیاییە ئینسان ئەوە کەسانی کە خێرەکەن مسلمانان بە تایبەتی لە وڵاتی خۆمانە کەمپین دروست دەکەن هەر شتێکەکەن لە ڕێگایەکەوە خێرەکەن ئەوانە معاملە لەگەڵ خوایەکەن ئێن دەستخوا وەکو چۆن دەنکە خورماغی کە باسم کرد ئەوانە هێنە دەستخوا لای خوای گەورەدان چاوەڕێی سوپاسی لا نورید منکم جەزاء ولا شکورا چاوەڕێی پاداش و سوپاس و سوپاسگوزاری کەس ناکەن ئەوانەی خێراکەن ئەوە یەکەم بەڵام هەر کەسێک خێرێ بکە و ئەوکەی خۆی حساب بکە منەظەمە بێ حکومەت بێ دەوڵەمەند بێ تاکێکی مسلمان بێ ئەوە خێرەکەی نابێت چاوەڕێی پاداشکە لە قیامەتە چکە تۆ نابێت خێر بۆ بکەی من خێرەکەم بۆی کە فلان کەس ببەزێنم خێرەکەم بۆی کە بڵێم جا حکومەت هیچ ناکە فلان حیزب هیچ ناکە فلان کەس هیچ ناکە هەر کەسە بە خۆی خێری خۆیەکە و دوعاکە خوا لێی قوبوڵ بکە ناچێت خێر بکە بۆی زەممی خەڵقی بکە بۆی زەم بەسەر خەڵقا بکە بۆی کە خەڵقی ناشرین بکە ئێمە واجبی هەموومانەوەکو باسم کرد لەوەڵۆ لە پێش هەموو کەسە واجبی حکومەتە ئەوەی کە بە حکومەت دەکرێت بە خەڵق ناکرێ و ئەم میلەتە وەکو لە کوردواری خۆمانە وتراوە حکومەت باوکیەتی حکومەت دەبێ مشوری بخوا بەڵام خەڵقیش نابێت ڕاوەستێ خەڵقیش دەبێ بۆ خۆی خێر و خێراتی خۆی بکە خەڵقیش دەبێ بۆ خۆی بەدەنگ فەقیر و هەژارەوە بچێ و ئێمە ئەوە یعنی شتێکی خراپە بەڕاستی کە ئینسان چاکەکانی خۆی ببینێ بەس خراپەکانی خۆی نەبینێ چاکەکانی خۆی ببینێ بەس چاکەی خەڵقی نەبینێ نە لە جیاتی ئەوەی کە هەر دەستگایەکی و بەخشین یان هەر دەستگایەکی خێرخوازی کە خێرەکەن ئەبێ لە ڕێگای خێرەکەشانەوە بڵێن ئەوە ئێمە ئەوە نەمان پێکرێ بەڵام حکومەت زیاتری پێکرێت داواکەین لە حکومەت زیاتر بدەن خەڵقیەوە بچێ
حکومت باوکی میلەتە حکومت هان با نەکبێن کەسانە قسە بکەن بڵێن کاکەوە ئێوە ئەومان کرد حکومت هیچی نەکردووە فلان حیزب هیچی نەکردووە فلان کەس هیچی نەکردووە دەوڵەمەندەکان هیچیان نەکردووە نییە دەوڵەمەندی ئەم وڵاتە ئەو کۆمەڵی ناکە خێر ناکە بەس کۆمەڵێکی ئەوەنە گەورە هەیە کە خێرەکەن کە تیانە هەیە لەوانەیە لە حاڵەتی ئاوایە شەو خەوی لێ نەکەوێ و بۆ خۆی بە سارەی خۆی پارابا بە سارەی خۆی جلوبەرگ و پۆشاگە بە وەکو بەعزێک کەسی کە لەوانێت چ جلی کۆن بەرێ ئەو جلی کۆن نابات چ جلی تازایان بۆ کرێ پۆشاکی تازایان بۆ کرێ خواردنی چاکیان بۆ کرێ ئەوەی کەکرێ بە زۆری دەوڵەمەندێکە لە وڵاتەیە دەوڵەمەندە چاکەکان دەوڵەمەندە دیندارەکان ئەوانەی کە معاملە لەگەڵ خوایەکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت التاجر الصدوق بازرگانی ڕاست ئەوەی کە لەگەڵ خوایە ڕاست دەکات ئەو بازرگانی لەگەڵ خوایە ڕاست دەکات لەگەڵ چێیە مع الأنبياء والشهداء لقال بيغمبر كان وشهيد كان لقال شهيد كان لقيامته خوي قال لقال حسايو بوكا بو شو كان ويك بدول من دكاكره بفقير كان هكذا بلا بر اما اموكم لا بيشتر باس واجبي هم لا يكمن واجبي حكومته كس يخوي بزور نزانه يخلقي بكم بزانه انسان چندێک یا بۆ لەبەر خاتری خوا ئەوە زۆرە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵقی زۆر هانە ینی خۆشەویستترین کردەوە پێغەمبەری خوا فەرمێ أحب الأعمال إلى الله أن تدخل السرور على قلب مسلم خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورەیە ئەوەیە کە دڵی مسلمانێک خۆشکەی دڵی ئەو ماڵە لێ قەوماوانە کە هیچیان نەماوە شتەکانیان ئاو بردوێتی ئەوەی کە ماویشە بەکەڵێک نایە ئەو ژنوم ناڕانەی کە ئەگرین بۆ لەبەرەوەی کە فەرشەکان ئاو بردوێتی ئەگرین کە لەبەرەوەی کەس نییە یارمەتیان با کەس نییە بە دەنگیانەوە چی ئەگرین لەبەرەوەی کە یعنی بە ئینسان بەزەی بۆ فرمێسکانە بۆ گریانە بۆ لە قەومانە بێتەوە ئەوە خۆشەویستترین و چاکترین کردەوە لەگەڵ خوای گەورە و باشترین معاملە لەگەڵ خوای گەورە دەبێت خەڵک ئەمە بزانێ ئێمە خەڵقی بۆ هام بدرێ ئێمە ئەوەنەی دڵمان بە خەڵقی خێرەوەمەند خۆشە بۆ لە قەوماوەکان ئەوەنە دڵمان بە هیچ لایەنێک و هیچ حیزب و حکوومەتێکە خۆش نییە چونکە حکوومەت ئەیکایان نایکە دەسەڵاتمان نییە بەس دەوڵەمەندەکان بەڕاستیە چی پێش دەقە لە لای دانیشی لە کەناڵێکی ئاوگوێ لە فەرمودەیەکی پێغەمبەرە بێ دەست بەجێ پار و ماڵەکەیە بە خەڵق هەبووکە چاوی بۆ مەنزەرەیە کەوتووە ئی دەوڵەمەند سوێندی خوارد و دیانەکەم بۆ نەخوراوە نانم بۆ نەخوراوە تا چوون پار و ماڵەکەم جیا کردوتە لە ماڵەکەم و بردوومە تەسلیم کردەوە ئەنجاتووە نان و خواردووە لەبەرەوە خەڵقی خێرەومەند الحەمدولله بە هەموو چین و توێژەکانیەوە بە ژنەوە بە پیاوە بە گەورە بچووکەوە بە هەمیانەوە خەریکن بە هەمیشانە هەوڵێن بەڵام وەکو باسم کرد بەخوا حکومت نێتە پێشەوە بە خەڵکی جێبەجێ ناکرێت چونکە ئێمە ئەتوانین دەوڵەمەندی ئەم وڵاتە ئەتوانن خواردنیان بۆ بەرن جلوبەرگیان بۆ بەرن وانە بەس ئەتوانن خانوشیان بۆ بکەن با بڵێن بەس ناتوانن سیاران بۆ بکڕنەوە ناتوان ئەو ڕێگەوبانە بۆ چاو بکەن ناتوان ئەو شی و چەمە چاو بکەن کە جارێکە لافاوێک کێنێتەوە بیان بە هەرواری دەڕەنگە کەمێکی تر باران کۆمپانیانە محاسبە بکەن ئەوانەی کەم تەرخەمیان کردووە چۆن خەمی مناڵێکی کوردیان نەبوو ژنی کوردیانەوە هەر پارەکەی خۆیان کۆکەنەوە خەمیوانە خستبێن لافاوە لەسەر ئەوان بە ئەوانە محاسبەکەن ئەوە بە دەوڵەمەند محاسبە ناکرێت بە حکومەت دەکرێت ئیمامی عومەر لە سەردەمی نەبوونیە نار و زەیتی خواردووە حوشتریان سەر بڕیەوە بەشتیوانەوە بە خەڵقا جگەرەکان بوو بریان تۆزێ لە خواردنە خۆشەکەیان بوو گۆشتێکی خۆش تویانە مەچێت توی قوربان ئەمما بۆ تۆ هێناوە خەڵقیش خواردوێتی هەتا لێم معلوم نەبێ تا بۆم دەرنەکەوێ هەموو مسلمانێکی فەقیر تێری لە گۆشت خواردووە بەخوا لەو نان و زەیتە زیاتر ناخۆم سکم قۆڕەی لێ بیان قۆڕەی لێنێ ئەو لە فەرمودەکەی ماوی کەواتە مامۆستا کە خۆشبەختانە بینین لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر ئەهلی مزگەوت هەیە و لەناو ئەوانەشا لە ئەهلی مزگەوتن سەرمایەدار و پارەدارێکی باش هەیە بەڵام دیسانەوە تنگانەکان ڕەنگە هەر لافا و کارەساتی زەمین لەرزە نەبێ لە پاڵیشە ڕەنگە کەسێک دراوسەکەی قەرزار بێ ڕەنگە کۆمەڵی خوێندکاری زانکۆی هەبێ پارەیەوەیان نەبێ بیان نێرە یاخود لە خوێندن بیان گەڕێنەوە ڕێژێکی زۆر خوێندکارمان هەیە لە بەشە ناوخۆیەکانە ژین ئەمانیش سەرمایانە خواردنیان کەمە گیرفانیان بەتاڵە حکومەت پارەیان ناداتێ یعنی ئەمانە جۆرێکن لە تنگانە لە تنگانیان خوێندکار هەیە گەر پارەی قیسی خوێندنەکەی نەدا دەرەکرێت ئەو مەسیرەی خوێندوێتی کانسڵە بێتەوە کەواتە پەیامت بۆ پارەداران یعنی تەنها ئەبێ بە چاوی سەر ڕووداوەکان ببینن اینجا هەستیان بجوڵێ لە کۆتایە ڕەنگە هەمومان لای ڕاستی خۆمان و لای سەپی خۆمانەوە سیر بکەین هەر لە کۆڵانەکەی خۆمانە کۆمەڵێک خەڵک هەبێ پێویستی بە هاوکاری بێ لە تنگانەیە بێ ئێمە بەدەمیەوە بچین وڵای یەک دوو یعنی خاڵەیەکە ئینسان گرنگە ئیشارەی بێ کە یەکەمیان ئەوەیە کە ئێمە هەر نەڵێ مسلمانان و ئەهلی مزگەوت چونکە لەم ڕووداوانە ئێمە کەسمان بینیۆ کە نوێژ ناکە ڕۆژوو ناگرێ حتا هەیە گوباری ئەوەی پێبریان باسی ئەو کرێت کە عارەقە خوا بەڵام لەگەڵ خەڵقیان خێری کردووە
پارەی هێناوە یارمەتی هێناوە کۆمەکی خەڵقی کردووە و تەلەفۆنی کردەوە بە کەسانێکی وەکو ئێمە چۆن خێر بکەم لەکوێ بیکەم من ناچم بۆ مزگەوت ئێمە بێ بڵێن خێرەومەندی ئەم وڵاتە بە گشتی بە ئەهلی مزگەوت و دەرەوەی مزگەوت بە نوێژکەر و نوێژنەکەرەوە هەموو ئەوانەی کە سۆز و ئەتویانێت چونکە زۆر کەسیشێ لەوانەیە ئەهلی مزگەوتیش بێ خێر نەکا ڕاستە بەڵام خەڵقێکی عام کە خێرەکان بە یەکەمیان دووەمیان وەکو باسم کرد ئەرکە گەورەکە ئەرکە سەرەکیەکە کردە سەر حکومەت کە ئەیچە لە عالمەکان چوە لای هارون الرەشید لە کاتی حەجاتی وەرە سەر عەرەفات مەترسە وەرە پێشەوە با لێ پرسم هارون الرەشید دەترسا لەوەی کە زاناکە محاسبەی بکە فەرمووی خەڵق زۆر هاتەوە بۆ حەجتی بەڵێ تی ئەی زۆری کە ماون کە نەهاتون بۆ حەجتی بەڵێ تی دەبەخوا ئێمە هەر کەسێکمان بەس پرسیاری خۆمان لێکرێ خۆمان و ماڵوانی خۆمان بەس تۆ پرسیاری خۆشت و هەموو مسلمانانیش لێکرێ لەبەر ئێمە ئەوش بڵێن کە حکومەت پرسیاری خۆشی ئەو هەموو خەڵقەشی لێکرێ ئەگەر هەموو ئەو فەقیر و ژانە هەتا قوتابیەکانیش حکومەت ئەگەر بۆ خۆشی پارەی نییە پارەی ئەوانەی نییە با بڵێن هەر معاژەیە بە خەڵق و فڵان و فڵانەکە ئەگەر ئەمانەی بۆ کرێ ئەگەر یارمەتی ئەو فەقیر و ژارانی کەی بۆ نادرێ قوتابی ئەو لێ قۆماوانەی کە تۆ باسە کرد ینی وەکو کۆمپانیا چۆن کۆمپانیا دروست دەکەن بۆ هەزاران قەسر و قوسر ڕێوشوێنێک کەمپینێکیش دروستکەن کە ڕێوشوێنێ ڕێوڕسمێ بگرنە بەر کە ناوی ئەو هەژارانە بنووسن وەکو لە زانکۆ پاران لێستێن کە من چەندها قوتابی زانم پارەی نییە بە بۆنەی ئەوە کە قوتابیەکان زۆربەی زۆرن ئەو دەوروبەرن لە بەشی ناوخۆی دێن لای من نوێژەکەن پارەی ئەوان نییە کە بیەن سەرەتای ساڵ پارەی جلوبەرگی تاویان نییە حکومەت ناویان بنووسێ سەرژمێریان کە بیان دەدە دەست کۆمەڵە دەوڵەمەند ئەم خەڵقا بێ بیزۆڵێنێ بێ بەرنامەی بۆ دانێژنە خەڵقێکی ئەمە زۆر خێرەوەمەدە ئەگەر بەرنامەیان بۆ دانرێ هەموو ئەوانەی کە تۆڕی بێبەش نابن هەموو ئەوانەی کە تۆڕی یارمەتیان دەرێ هەر لە ڕێی دەوڵەمەندەکانەوە هەر لە ڕێی خەڵقی ناو شار و گەڕەکەکانەوە نەک لە ڕێی حکومەتیشەوە ئەنجا ئەو کاتە واجبی حکومەتی ژەمێنێ ئێمە واجبێک بووە بە درێژایی مێژوو ئێمە ئەگەر باسی ئیسلام بکەین بە درێژایی مێژوو لە بەیتولمالە پاڵەت یعنی خانەی دانراوە خانەی جیاکراوەتەوە بۆ بێباوک بۆ لێ قەوماو یعنی خانەی وا جیاکرێتەوە کە ئێستا ئینسانی خوێنێتەوە سەری سوڕەمێنێ 1200 ساڵ لەمن پێش 1250 ساڵ لەم پێش لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە خانە جیاکراوەتەوە بۆ ئەو یعنی یارمەتی ئەو خانەی یارمەتی تیا بوو پارە بۆ کێ بۆ ئەو کەسانی ژنیان بۆ نایە بۆ ئەو کەسانی شویان بۆ ناکرێت بۆ ئەو کەسانی لێ قەوماون بۆ ئەو کەسانی کارەساتیان بەسەرا دێ بۆ ئەو کەسانی پیری لە قەوماون خەڵقیان بۆ گرتون دەستیان بگرێ پارەیان بۆ نادون معاشیان بۆ نادون بۆ هەر نابینایەک 1250 ساڵ تقریبا زیاتر لەم پێش سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە دوو کەسی داناوە یەکێ دەستی بگرێ بێ پیاسەی پێ بکات بۆی بێتاقەت نەبێ یەکێکیش خزمەتی بکات لە ماڵەوە جلی بۆ بشووە هەموو ئەمانە یارمەتیان بۆ دانراوە تا گەیشتۆتە ئەوەی کە خانە جیاکراوەتەوە نووسراوە الکلاب الضالة يعني حاشا لە بەرنامەکە يعني سەگە خوێڕی ئەو سەگانەی کە ساحێبیان نییە خزمەتیان بکە خانەیان بۆ جیاکراوەتەوە لە بەیتولمالە پارەیان بۆ دانراوە مۆزەفیان بۆ دانراوە کارمەندیان بۆ دانراوە ئەبێ شوێنێکیان بۆ دیاریکە و ئێسقان و گۆشت و شتیان بکۆ کاتۆ بۆیان بەرێ ئەم کارمەندەم عاش وەرگرتووە لەسەر بەیتولمال لە سەردەمی بەیتولمالی ئیسلامە خەڵک فەقیر نەبووە یەکەم کەس لە لۆچە لە مێژووی مرۆڤایەتیە کە خانەنشینی بۆ کرابێت جوولەکەیەک بۆ لای ئیمامی عومەرەوە جوولەکەیەک بۆ لە بازار کە نەیزانێ عومەری کوڕی خەتابە توێتی بۆ لە دەستپانەکەی لە خەڵقی تو ئێمە تا گەنجین سەرانەمان لێستێنن کە پیری ژەبین کەس بەخێومان ناکە یارمەتیمان نان یەکەم کەس ئیمامی عومەر و پیاوی بان کرد بۆ بەیتولمال بردی بۆ بەیتولمال لێ خانەنشینی بۆ کرد لەوە خانەنشینی داهات لەوە یارمەتی کۆمەکی خەڵقی بۆ خەڵقی داهات لەوەی کە ئەگەر ژیانی هاوڵانە خوێنیەوە ژیانی ئەسحابە خوێنی و دوای ئەو مێژووی ئیسلام نەک مێژووی مسلمانانش بەڵام مێژووی مسلمانانش مای شانەزی بە هەم لایەکمان کە چوو بنە هەر وڵاتێکەوە خەڵق حەساوەتەوە نایەنێشەوە خەڵق لێ قەوما بێ ئیمامی عومەر فەرمووی سوێن بۆ خوای عومەری دروست کردووە ئەبێ بێوەژنەکانی عێراق چونکە لە عێراقە بێوەژن زۆر بۆ کاتە شەڕ و کوشتار زۆری کەوتۆتە ئێوە فەرموویە تێبێ بێوەژنەکانی عێراق وا لێ بکەم هەتا ماون لە دنیای پێویستیان بە کەس نەبێت دەستیان لێپانکەنەوە مادام حکمی ئیسلام هەبێ ئەبێ بەرنامەیەکیان بۆ دانم هەتا ماون دەست لە کەس پان نەکەنەوە ئەوە سەردەمووی لە هەموو سەردەمی دەوڵەتی ئیسلامیە ئەو دەوڵەتە گەورەی کە هەزاران قاتی ئەم کوردستانەی ئێمە گەورە بووە تا گەیشتە سنووری چین گەیشتە سەمەرقەند و بوخارا ئەوانەی هەموو لەگەڵ بە سنووری رووسیا بەشەی لە رووسیاشی تیا بووە تا فەڕەنسا تا کوێ کەسێک نەبووە پێویستی بە خەڵقی بێ ئەوەندە زەکاتەکە زۆر بووە بە باری حوشتر
کە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز لە جنوبی ئەفریقا و کە ئێستاش خەڵکە مرێ لە برسانەوێ کە هێناوێنە بۆ بەیتولمال هێناوێنە بۆ سووریا بۆ شام کاروانەکەەوەنە زۆر بووە سەرۆکی کاروانەکانە پێشەوەیم چاو لێ بووە دواویم چاو لێ نەبووە چوومە دواوە چاو لێ بوو پێشەوەیم چاو لێ نەبوو ئەممەنە ئارتون و زی و خواردن و خواردەمەنی و جلوبەرێک هێنراوە بۆ بەیتولمال کە خەڵکی ئەفریقا پێویستی پێی نەبووە لێیان زیا بووە لەوەر بەڕاستی ئەگەر وەکو بەرنامە ئیسلام بیرکەنەوە وەکو هەر تاکێکە من دەڵێم هەر کەسێک بۆ خۆی معاملە لەگەڵ خوایەکە حکومەت و وەزیر و کاربەدەست و هەموو ئاو معاملە لەگەڵ خوایە بکەن برێت چۆن مناڵەکەی خۆم برسی بێ قبول یەکەم ئەی ئێمە باوکی میلەت نین ئەی ئەم میلەتە کوڕکچی ئێمەنیە چۆن کابرا بە عومەری کوڕی عەبدولعەزیزی فەرمووی ئەم میلەتە تازە بوو بە خەلیفە یەکەم ڕۆژ فەرمووی وەرە نەسیحەتم کە فەرمووی ئەم میلەتە کەوتونە بەردەستی تۆ یان لە خۆت گەورەترن باوکو دایکتن یان لە تەمەنی خۆتان خوشک و براتن یان لە خۆت چکۆلەترن کوڕ و کستن حەز دەکەی زوڵم لە کامیان بکەی حەز دەکەی کامیان برسی بێ باوکو دایکە برسی بێ خوشک و براکە برسی بن کچ و کوڕەکە برسی بن دەبەخوا ئەو میلەتە هەمووی ئەوان یان باوکو دایکتن یان خوشک و براتن یان کوڕ و کستن حکومەت وا بیرکاتەوە ئاوا مشوری خەڵقی بخوان نەک کوڕەکەی خۆمان کچەکەی خۆمان خزمەکەی خۆمان معاشی زۆر بێ تێر بێ برسی نەبێ ئەنواعی مۆدێلی سارێ هەبێ نەک پارەی خوێندن نایە چەندەها دەفتەر با بڕوانە وڵاتان بخوێنێ بەڵام کوڕێکی گەنج کە بێ ئێستا هەر کەسێ بڕواناکە بێ خۆم پیشانیم جگەرە ئەفرۆشێ لە کولێ توپ وەرگیراوە لەبەرەوەی پارەی نەبوونێ خوێندووە بەداخەوە یاخوا دەست خۆش نەما وەسەگیان سپاس بۆم دەرفەتە بێبەخشین عەزەتی کێشەخوازە خێرە باتەوە وڵای بینانی عەزیز زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە بانخواز و زانای ئاینی لەم تۆرەیە لەگەڵمان بوو هیوادارین هەموو لایەک یەکدەنگ و یەک ڕەنگ بەبێ جیاوازی تەنها لە پێناوخوای گەورە لە هەر شوێنێک لە هەر کات و ساتێک پێمان بکرێ هاوکاری لێ قەوماوان بین هاوکاری ئەوانە بین کەوا پێویستیان بە هاوکاری و نیازمەندن ئینشاءڵڵا پاداشتیش لای خوای گەورەیە دووبارە دەستخۆشی لە مامۆستاکەین زیان ناوبڕێکمانەیە و دێنەوە لاتە بنبي خوي بخشند ومهربان يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم هاوڵاتیانی بەڕێز مسلمانان و خێر خوازان و چاکەکاران خوشکوبراکانمان لە ژمارەیەک لە گەڕەک و ماڵەکانی شاری هەولێر ئەم شەو بە سەرما و لە بەرباران ڕۆژیان کردەوە ئەوان لە خەودا بوون باران و ئاو لافاو هاتە ماڵەکانیان ئەو بارانە خۆی ڕەحمەتە بەڵام خراپی بەڕێوەبردن و کاری خراپی دەسەڵاتداران بۆی کردنە زەحمەت و ئێستا ژمارەیەکی زۆر لە ماڵ و منداڵ بێ ماڵ و حاڵن و هەموو ئەوەی مرۆڤ پێویستێتی بۆ ژیانێکی ئاسایی لە دەستیان داوە. یەک بەشەر نەهاتووە هیچ کەس تاوەکوی سەنات دەکات خەڵک تاقی بەسەر میلەت قوڕ بەسەرەوە کەس لەگەڵ فەقیریە ئەو هەموو خەڵکە هاواری دەکرێت بەشە بەهاناوە نەهات. لەم دۆخەدا خێرخوازانی دڵفراوان لە هەولێر بن یان سلێمانی لە ڕانیە بن یاخود دهۆک لە هەڵەبجە بن یاخود چەمچەماڵ و زاوخۆ و هەر شار و شارۆچکەیەکی دیکەی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان ئەرکمانە هاوکار و پشتیوان بین بە خێرایی بەدەم لێ قەوماوانەوە بچین بەوەی بۆمان دەکرێت ببەخشین تا بە خێرایی ببنەوە خاوەن ناوماڵ و هەست بە ئاسوودەی بکەن کە گەلەکەمان هێشتا لە ناوخۆدا بە بەزەیە و دەستی یەک دەگرێت. ئێمە لەو پێناوەدا کەمپەینێکمان ڕاگەیاندووە چاوەڕوانی هیممەتی بەرزی ئێوەین تا دڵی خوشک و برا لێ قەوماوەکانمان خۆش بکەین بۆ ئەوانەی کە گیانیان لەدەستدا هیچمان بۆ نەکرا دوعای خێر نەبێت بەڵام خۆ دەتوانین بۆ ئەوانەی کە لە ژیاندان جانتای قوتابخانە و بوو کە شوشەی دەستی منداڵەکانیان بۆ بژێڕینەوە تا خوای بەبەزەیش بەزەی بە هەر هەموماندا بێتەوە. ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. وڵای زان دووبارە سڵاوتان لێبێت کۆمەڵێک زانیاریتان بۆ دەگوازینەوە لە ڕێگەی پامنێرەکانمانەوە سەرەتاش دەچینە لای هاوکارمان ڕامیار سڵاو دلێبێ بارودۆخی کەشوها لە شاری سلێمانی چۆنە و هەروەها ئەگەر زانیاریت لابێ لەسەر کەمپینی
دەستگای خێرخوازی بەخشین بۆ هاوکاری زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر. بەڵێ سڵاوی خواتان لێبێ بەیانیتان باش دیارە بەپێی پێشبینیەکانی کەشوهەوا بە تایبەتی دەستگای کەشناسی و مەلەرزەزانی نووسنگەی سلێمانی ئەمڕۆژ دوانیەوڕۆ بارانبارین بەردەوامی دەبێت واتە بارانەکە لە کاتژمێرەکانی بەرەبیانی ئەمڕۆ وەستا بوو بەڵام دوانیەوڕێ ئەمڕۆ جارێکی دیکە بارانبارین دەست پێ دەکاتەوە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان و نەوشاری سلێمانیش بە تایبەتی و دەوروبەری سلێمانی بارانبارین بەردەوامی دەبێت و ئەوەی کە گرینگە باسی بکەم ئەو کەمپینەی دەستگای خێرخوازی بەخشینە کە بۆ هاوکاری لە قەوماوانی لافاوەکەی هەولێر ڕایگەاندووە دیارە لە سەرجەم نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شار و شارۆچەکان ئەو کەمپینەیان ڕاگەیاندووە وەکو ئێستا لە پشتمەوە دیارە ینی کەمپینەکە دەستی پێکردووە خەڵکی سەردانی نووسنگەکانی بەخشین دەکەن بە مەبەستی گەیاندنی هاوکاریەکانیان بۆ لێقەوماوانی لافاوەکەی هەولێر کە خەڵکێکی زۆر هاتۆتە سەرخەت بۆی کە هاوکاری ئەم دەستگایە بکات بۆی کە هاوکاریەکان بگەێنن بە کەسانی لێقەوما مامۆستا ئەگەر جەنا ببێتە ئێرە پێم بڵێ لەسەر کەمپینەکە سوپاس دەکەم سلااو لێ مامۆستاگیان دەمێت لەسەر کەمپینەکە پێم بڵێ کەی دەستان پێکردووە تاکەی بەردەوامە بێ کەی هاوکاریەکان دەگەێنن بە لێقەوماوانی لافاوەکەی بەڵێ بسم الله الرحمن الرحیم پێشکی پرسە و سەرخۆشی خۆمان بە ناوی دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕائگەیرین بە هەموو کە سوکاری ئەو قوربانیانەی کە بەداخەوە لە لافاوی دوێنێی هەولێرە دوێنێ شەو دوێنێ ئەگیانیان لە دەستداوە داواکارین لە خوای پەروەردگار بە دەرەجەی شەهادەت بیان گەیەنێ چونکە ئەوانە غەرق بوون لە ئاوا خنکاون خوای گەورە سەبووری کە سوکاریان با پاشانی ئەو خەڵکەی کە لێ قەوماوە ئەو خەڵکەی کەوا ئێستا ئاوەرە بۆ دەربەدەر بووە دوعای خێرمان هەیە بۆ هەموو لایەکیان کە خوای پەروەردگار بە زووترین کات کارەکانیان بۆ ئاسان بکاتەوە ئێمەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین وەکو دەبی خۆمان وەکو ڕەوشی خۆمان کە هەموو ساڵێک و هەموو جارێ خوان و خواسە لەگەڵ ڕووداوە نەخوازراوەکانە لەگەڵ ڕووداوە سروشتیەکانە لەگەڵ کارەساتی ئاوارە بوونە کە لە خەڵکی سوودایە دیمان کە لە خەڵکی عەرەبی جنوبا دیمان ئێمە قۆڵی مەردایەتیمان لێ هەڵکرد و کۆمەکیمان کۆ کردەوانێ و بە شێوەیەکی زۆر فراوان بە هەموو کەمپەکانە گێڕامان ئێستاش ئەمە بارێکە کە هاتووە بەسەرمانە و لێ قەومانێکە هاتووە ماڵێک و دوان و 200 و 200 و 300 نییە پێم وابێ زۆر زیاترە چەند محلەیەکە چەند قەزاو ناحەیەکە کە ئەو کارەساتی بەسەر هاتووە ئێمە ژووک و دەستگای خێرخوازی بەخشینەوە هەموو دەستگا خێرخوازیەکانی تر بتوانین لە لای خۆمانەوە لێ بنەوین کە کەمپینێکمان ڕاگەیانوە کە بتوانین کۆمەکی و یارمەتی کۆ بکەنەوە ئینشاءڵڵا بە ئەندازەی توانای خۆمان و بە ئەندازی دەزوڵایی خەڵک ئەو پارە و مادانێکە کۆی ئەەکەینەوە بیگەینە ئەو کەسانێک کە بە گوێرەی دەرەجە و پلە لە هەمویان مستحقتر یا داماوتر کە لەو کارەساتەیە زەڕیان لێکەوتووە کەمپینەکە ئێمەش لە هەموو نووسنگەکانمان لە سەرجەم نووسنگەکانی کوردستانمان کە نزیکە چ نووسنگەمان هەیە لە شارە سەرەکیەکانی سلێمانی و هەولێر کەمپینەکەمان لە دوێنێەوە ڕاگەیاندووە و هیواداری ئینشاءڵڵا خەڵکیش خێرخوازانیش بەدەممانەوە بێن ئینشاءڵڵا ما كان في عون أخيه كان الله في عونه هەچ کەسێک لە پشتیوانی برای خۆیان بێ پێغەمبەری خوا فەرمێ الله في عون العبد ما دام العون في عون أخيه خوای پەروەردگار لە پشتیوانی بەندەی خۆیان بێ مادام ئەو بەندەی لە پشتیوانی براکانی خۆیان بێ ئێمەش ئەو کەمپینەمان ڕاگەیانەوە داواشەکەین تکا ئەەکەین ئەگەر یارمەتیەکانمان زیاتر و زۆرتر مادی بێ زۆر هەم جێگەی خۆیەگرێ هەم هەدەف ئەپێکێ هەم بۆ ئێمەش کار ئاسانیە لێرەوە ڕەنگ بێ زەحمەت بێ خواردن و کەلوپەل و بەتانی و دۆشک و ئەشیای ماڵبەرین بەڵام مادەکە پارەکە زۆر جێگەی خۆی ئەگرێ ئەو کاتە ئەتوانین بە گوێرەی پێویستی ئەو ماڵە مادەکەی باسرا تەوزیع بکەین باسکەی کەمپینەکە کۆتایی پێێت کە هاوکاریەکانەکەین کەمپینەکەمان ئێستا هەتاوەکو کەیسەکە بەردەوام بێ ئەمەش تا چەند ڕۆژێک ئەتوانین بەکراوەی بیاڵینەوە بۆی زیاتر و زۆرتر یارمەتیەکان بێن ئێمەش بتوانین زیاتر یارمەتیەکان کۆکەینەوە ئەندازەیەکی باشتر بگەینین بۆ ئەوەی کە ئەو خەڵکە ئیسفادی لێ بکە ئینشاءڵڵا ماوساگیان شوان ئێستا دەبینن ینی کەمپینەکە دەستی پێکردووە بە تایبەتی لە نووسنگەی سلێمانی دەستگای خێرخوازی بەخشین هاوڵاتیان هاوکاریەکان دێنن بۆ ئەوەی کە هاوکاریەکان بگات بە شوێنی خۆی لەلایەن دەستێکی ئەمینەوە ئێستا ماوسا ئەوبەکر ماوسا سەلام عەلەیکوم دەمەوێت پێم بڵێ ینی ئەم جۆرە هاوکاریانە لە ئاینی ئیسلامە چۆن پێناسەی کراوە لە کاتی لە قەوماوانە هاوکاری خەڵکی لە قەوما بکرێت بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین والصلاة على محمد وآله وصحبه أجمعين دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی بۆ دەستگای بەخشین کە هەساوم بەم کارەوە دیارە هەر کاتێک مسلمانان لە هەر شوێنێک لە هەر جێگایەک لەم
جیهانەدا لیان بقەومێ بەکار کارەساتێک بێتە پێشیان باران بێ یان مەسەلا سووتان بێ یان هەر کارەسات و هەر شتێکی دیکە بێ بوومە لەرزە بێ هەر مەسائیلی بێ واجبە لەسەر مسلمانەکانی تر هەمویان لە هەموو دنیادا لە هەموو دنیادا نەک هەر لە وڵاتی خۆیاندا بەهانانەوە بێن بە پیریانەوە بێن بە دەنگیانەوە بێن چکەوە مافێکی سەرەکی هەر مرۆڤێک لەسەر مرۆڤێکی تر پیاوە بیان ئەفرەت بێ 6 مافی هەیە یەکێ لەو مافانە ئەوەیە کە ئەگەر هاتوو کێشەیەکی ئاوایی بوو هاواری لێ هێستا یانەخۆ تووشی نوقسانی کەم و کوڕێک بوو خەڵکەکەی تر بە دەنگیانەوە بسن و پیامبر الإسلام فرمي صلى الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الأعضاء بالسهر والحمى بفرمي إيمان داران مسلمانان لهم دنيا دا لهم جيكا لهرشونك لهركن قربنك أم دنيان هميانوكو لخوشويسي ومحبة وصوز وبراتي وبندقوسون فرموكو يك جستو يك لا شوان ئەگەر یەک ئەندامێکی ئەو لاشەیە ئازاری لێبێ تووشی کەم و کۆڕێک ببێ هەموو ئەندامەکانی تر تووشی ئەزێت و ئازار و ناڕەحەتی تا دایانگرێ ناڕەحەتی دایانگرێ شەونەخوونی خەویان لێ ناکەوێ جا بۆیە بەڕاستی سایمە ئەو بەرا خوشکانەمان ئەو ماڵە بەرەزانە کە لە مەنتقی هەولێر و لە شوێنەکانی دیکە بارانی ڕەحمەتی خۆی پەروەردگار لێرە چۆتە ماڵەکانیانەوە کە ئیشەڵا ئەو بارانە بۆ هەموو کوردستان ڕەحمەتە بەڵام بۆ ئەوان بۆ بە زەحمەت و ئیشەڵا بۆ ئەوانش هەر ڕەحمەتە بەڵام ئەو ئیمتیحانێک و تاقیکردنەوەیکی گەورەیە بەڕاستی بێسەری لەسەر بگرن بۆی پێویستە لەسەر هەموو مسلمانانی ئەم کوردستانە و هەموو شوێنەکانی دیکەوەی کە بزانێ بچین بە دەنگیانەوە بە پیریانەوە بە جۆرەی هەر کەسە بە جۆری ئیمکانی خۆی بە جۆرەی توانایی خۆی یارمەتیان بکەین و بەندەیانە بچین ئینشاءڵڵا. سپاس دەکەم سپاس بەڵێ شوان ئێستا ینی حاڵاتیان بە تایبەتی لە نووسنگەی سلێمانی ئێستا وەکو دەبینن لە وێنەکانە هاتون بۆی کە هاوکاریەکانی خۆیان بگەنن بە کەسانی لێ قەوما و زیان لێکەوتوو لافاوەکەی هەولێر کە ینی بەهۆی ئەم لافاوە زیانێکی زۆریان بەرکەوت ئێستا کەمپینەکە دەستی پێکردووە و بەردەوامیشی دەبێ وەکو ماوەسە ئاری ئاماژەی پێکرد تا چەند ڕۆژێکی دیکە کەمپینەکە بە تایبەتی ئەوان تەنها پارەوە گرن بۆی کە پارەکە ڕاستەوخۆ بدەن بە زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر بەڵێم. ئەگەر دەرفەت هەبێت من بەشێکی دیکە لەوانەی کە لێرن بەشداریان کردووە لە کەمپینەکە دەیاندوێنم کاک شێخ سڵاو لێبێت ئەگەر بێتە ئێرەوە ژەناویشی چەند قسەیەکمان لەسەر کەمپینەکە بۆ بکەی و لەسەر بەردەوامی کەمپینەکە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین کەمپینی هاوکاری داراییمان ڕاگەیاند هاوکاری دراو بۆ زەرورمەندانی لافا و بارانی چەند ڕۆژە ڕابردوو لە شاری هەولێر ئێمە کەمپینەکەم چەند ڕۆژە بەردەوامە بێ و داواشمان وایە لە هاوڵاتیانی خۆشەویست لە خێرەوەمەندان کە بەدەم کەمپینەکەەوە بێن هاوکاری دارایی پێشکەش بکەن ئێمە بۆچی کەمپینی داراییمان ڕاگەیان لەبەرەوەی هاوکاریەکە بۆ زەرمەندان زیان لێکەوتوانی لافاوەکە هاوکاری دارایی بە ئەوان باشترە کەوتوانی خۆیانی پێڕێک بخەنەوە بۆیە هاوکاری جلوبەرگ و پۆشاکوشتمان ڕەنەگەیان دوجار ئەوان خۆیان نتوانن بە قیاسی خۆیان بە پێویستی خۆیان بە حەجمی ماڵەکانیان نتوانن ئەوانە پەیدا بکەن و بکڕنەوە بۆیە ڕۆژێکە و ئەمڕۆ ڕووم لە خێرەوەمەندانە کە بەدەم براو خوشکەکانیانەوە بێن ئەبینن لە شاشی تیڤەکانەوە چەند کارەساتەکە دڵتەزێنە بۆیە ئەمڕۆ پێویستە ئێمەش ئەومان لە پێش چاو بێکە بچین بەدەمیانەوە بۆی خوا لەو هەموو گیر و گرت و کێشانەی کە هەمانە لە دنیا بێ بەدەممانەوە بەدەم هاتین خێرخوازان چۆن بووە لە سەرەتای ڕاگەن کەمپینەکە و تاکوێستن باشە سوپاس بۆ خوا باشە بەڵام ئێمە چاوەڕی زیاترەکەین بەڕاستی هەرچەند کەمپینەکە لە دوێنەوە ڕامان گەیاندووە دوێنێ هەیینی بووە ئیتر ئەمڕۆ کە داوامی ڕسمیە و خەڵک وردە و دەڕوەکەن نووسینگەکانمان ئێمە لە سەرجەم شار و شارۆچکەکانە و لە ئەوروپا بۆ ڕقم حسابیانێک کە دامانناوە لە کەناڵی ئاسمانی پەیامە ئاوکاریەکان کۆکەینەوە ئاوکاری داریەکان کۆکەینەوە باشە بەڵام ئێمە چاوەڕێی گەورەتر و زۆرترمان هەیە لەو کەسانی بەتایبەتی کە خوا بەهرەی دارایی و سامانی پێداون کە بێن بەدەم ئەم کەمپینەوە هاوکاری برا خوشکەکانیان بکەن. کاک حاجی فاروق ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەمەوێت ئەویش بدوێنەمەکو کۆمەڵی ئیسلامی ببوورە کۆمەڵی دادگەری دەمەوێت پێم بڵێ ینی ئێوە چۆن پشتیوانی کەسانی لە قەوماوی هەولێرەکان لەم لافا دیارە موسیبەت و ناڕەحەتیەکان هەر ڕۆژی خۆی گەورە لە شوێنێک قەدەری وایە دەیڕەخسێنێ بۆ ئەو شوێنە
ئەم جارە قەدەری خوای گەورەوە بوو کە بە هۆی لافا و بارانبارینەوە مصیبەت و ناڕەحەتیەکان ڕووی لە هەولێر کردووە. هەولێرەکان بەردەوام بە تەنگ هاوڵاتیانەوە بوون لە هەرکوێ هاوڵاتیەک ڕوبەڕووی کارەسات و ناڕەحەتی بوو بێ هەولێرەکان بەدەمیەوە بوون. پێم وانە هیچ هەڵەبجەی یەک ئەوەی لە بیر چوو بێ لە پاش کیمیابارانی هەڵەبجە هەولێریەکان چیان بۆ هەڵەبجەیەکان کرد. ئەم جارە نۆرەی خەڵکی سلێمانی و هەڵەبجە و شارە زور و گەرمیان و هەموو ئەو شوێنانەیە کە بەتەنگ خەڵکی هەولێرەوە بڕۆن. دیارە سەدەقە و خێریش بەردەوام کاتێکە کەسە دەیبەخشێ خوای گەورە بەهۆی ئەو سەدەقە و خێرەوە لە بەڵاو موسیبەت لای دەدا. ئەوتانێ پێغمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ سەدەقە و خێر ئەجەل و مردن دوورە خەنەوە و بەڵام موسیبەتیش لەسەر کەسەکە کە خێر دەکا خوای گەورە هەڵی دەگرێ. هیوادارم کە بەم سەدەقە و خێرانە کە هاوڵاتیانی شوێنەکانی کە بە هەولێریەکانی دەکەن خوای گەورە ئەمانیش بپارێزیەوە بەشێک لە ناڕەحەتی و خەمی هاوڵاتیانیش کە لە هەولێر تووشی و کارەساتە بوون خوای گەورە لەسەر دڵیان ئاسانی کات و سەبووری ئەوانش بدا کە کەس و کاریان بوونەتە قوربانی و کۆچیان کردو. دیارە بەداخەوە ئەم ڕووداوانە کە ڕوودەدەن بەشێکی ئەگەر چی قەدەری خوای گەورەیە بەڵام هەنێکی لە کەم تەرخەمی بەرپرسانەوە سەرچاوە دەگرێت کە بەردەوام ئەو پرۆژانی کە دەکرێن بە شێوەیەک ناکرێن کە کوالیتی بەرز بێ و هاوڵاتیان ڕوبەڕووی ئەم کارەساتە نەبنەوە. ئێمە لە هەرمی کوردستان ئەو کاتێک کە بێبارانیە هاوڵاتیان ڕوو لە قەیران دەکەن، ئەو کاتێک کە بارانی زۆرە هاوڵاتیان هەر ڕوبەڕووی قەیران دەبنەوە. ئەمە بارودۆخێکە دەبێت کە بەرپرسان لە پێش ئەوەی ڕووداوەکان ڕوودان بیری لێ بکەنەوە. ئەوەی کە ئێمە ئێستا لە دەستمانادی ئەوەتانێک کە بتوانی پشتیوانی خەڵکی لێقۆماوی هەولێر بکەین. بۆی لێرەوە داوا دەکەم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە شوێنەکانی کە ئێستا ئەگەرچی بارودۆخیان سەختە، ئەگەرچی ماوەیەکی زۆرە موچەژ نەدراوە، بەڵام لە کەم لە زۆری زۆر ئەوەی کە بۆیان دەکرێت، ئەوەی کە لە توانایانە هەیە بەتەنگ بانگەوازەکەی کەناڵی ئاسمانی پەیام و دەستگای خێرخوازی بەخشینەوە بێن و بتوان هاوکاری و خێرەکانیان بگەێنن بۆ دەستگا بۆی بە دەستێکی ئەمینەوە بتوانێت بە لێقەوماوانی بگەێنێت. حاجی ئەم کارانە ینی ئیشی ینی حکوومەتە، بەڵام دوێنێ سەرۆکی حکوومەت مەسەلەن هیچ قسێکی نەکرد لەسەر هاوکاریکردنی لێقەوماوان. یعنی وتی ئەمە هاوکاریانەکەین بەڵام ڕای نەگەن کە هاوکاریەکان چۆنە، دایم چاوێن لە دەستی بەغا و خێرخوازانە. یعنی حکوومەت ئەرکی حکوومەت لەم کاتانەیە ئەبێت چۆن خۆی ئەگەرچی حکوومەت کەم تەرخەمیەکانی زۆرن و هەوڵاتیان لە خێرانی زۆرە دەژین لە کاتە ئاسایەکانە حکوومەت توانیەوە بەدەمیانەوە بێت و هاوکاری خۆیانیان بکە و مافی خۆیانیان پێ بدا، بێگومان لەم بارودۆخانە کەمتر حکوومەت دەیت پەرژێتە سەریان. بۆیە بە تەسەوری من هاوڵاتیان سێری ئەوە ناکەن کە ئاخۆ ینی حکوومەت دەیکەیان نیکە بەرکی سەرشانی خۆیان دەزان، ئەگەرچی حکوومەتیش ئەو کارە نەکات و واجبی سەرشانی حکوومەت بێ، بەڵام هاوڵاتیان بۆ خۆیان هاوکاری و بەدەمەوە چوونیان هەیە و بەشێک لە نوقسانیەکانی حکوومەت پڕ دەکەنەوە. یەکەم جاریش نییە کە هاوڵاتی لە باتی حکوومەت ئیقدام دەکات و هەوڵ دەدا کە کەم تەرخەمیەکانی حکوومەت چارەسەر بکات. بۆیە بەردەوام حکوومەت ئەگەر هاوڵاتیان بەدەم یەکترەوە نەبن و پرۆژەکانی نوقسانیەکانی حکوومەت پڕ نەکەنەوە، پێم وایە حکوومەت هێرم زووتر هەرەسی دەیەنە. دەستخۆش کاکاجی سپاس دەکەم. بەڵێ شوان دەمەوێت مامۆستا مەحموودی ئازادی ژوەرە بگرم، مامۆستای و زانای ئاینی. دەمەوێت لە زاری جەنابتەوە مامۆستا پێمتان چییە بۆ کەسانی خێرخواز لەم جۆرە بارودۆخانەیە ینی هاوکاری کەسانی لێقەوماو بکرێت؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. بەڕاستی پیاوی ئازا و پیاوی بەهیمەت لەم ڕۆژا دەرەکەوێت کە ئەبینی مەثەلەن برا و خزم و کەس و کار و خۆشەویستانمان ئاوا بۆ شێوازە تووشی ئەم ڕووداوە دڵتەزێنانە بن، هیوای مەسەلەن مناڵی ڕۆشتووە، ماڵی ڕۆشتووە، سەروەتی ڕۆشتووە. جا ئێمە داوامان وایە لە مسلمانان بەڕاستی بە تەواوی معنا بێنە بەر و خۆلاسە بۆ خزمەتکردن و قەرەبووی ئەو ماڵانەی کەوا ئەو زەر و زیانە لێکەوتووە بۆ ئەوەی کە تۆزێ ببێتە مایەی تەسکینی دڵیان و دڵیان بینەوە. ئەوش بەوە بێ کە مەسەلەن شخصی وایە الحەمدوللا ماڵ و سەرت و سامانی هەیە، با هەندێک لەو ماڵ و سەرت و سامانەی تەخمین کا و دیاری بکە بۆ ئەو برایانەی کە ئەو برا خوشکانەی کە تووشی ئەم ڕووداوە دڵتەزێنە بوون. جا لەبەرەوە ماڵی هەر ئەوە نییە مەتەکە لەبەر چاوا بێ. خوای گەورە و میهرەبان تۆ ڕۆزی واسعە، یعنی تۆ ماڵێک کە ئەبەخشی لە ڕێگەی خوایە، خوای گەورە و میهرەبان بە چەند دەچەنگانەی خاتەوە شوێنی. لەبەرەوە هەر بینیوشمانە بە چاوی خۆمان ئەوەی کە پیاوی بەخشندە وە پیاوی مەثەلەن خۆلاسە دەستکراوە بووە، خوای گەورە و میهرەبان زۆرتری بۆ نادوە لەوەی کە بەخشیوێتی.
جالبەرەوە مسلمان بە حەقەت لەم ڕۆژا دەرەکەوێت کە ئەبێ ئینسان بەدەم برای دینی خۆیەوە بێ لە کاتی ناخۆشیە لە کاتی خۆشیە لە کاتی ناڕەحەتیە لە کاتی ڕاحەتیە بۆ ئەوەی کە مسلمانی و ئیسلامیەکەی دەرکەوێت کە تا چ ڕادەیەک بەرزە جا بە حەقەت بەرزی مسلمان ئەمڕۆ لەوەدایە کە ئەبینی ئەم برا خوشکانەمان تووشی ئەمڕۆ داوا دڵتەزیێنە بوون کە ئەبێ بەدەمیان و بچین و یارمەتی و کۆمەکیان پێ بکەین لە هەر بوارەکە کە بماڕبکرێ لەگەڵ یانابین ئینشاءالله. دەست خۆش مامۆستا. یەکێک لەم هاوڵاتیانەی کە هاتووە ینی بەشێک لە حاجیان سڵای خوار لێبێت هاتووی بەشێک لەو هاوکاریە بگەێنی بە کەسانی لێ خۆماوی هەولێر پێیامت چییە و بۆچی بڕیاردا و هاوکاریە بگەێنی؟ بەهۆی بسم الله الرحمن الرحیم دیارە بەهۆی ڕاگەاندنی کەمپینی هاوکاری بۆ لێ قەوماوانی لافاوەکەی هەولێر لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ئێمە ژۆک و نووسینگەی پیرەمەگرونی دەستگای بەخشین هەستان بە کۆکردنەوەی هەندێک پارە بۆی بگەێنینە دەستی ئەو لێ قەوماوانەی لافاوەکەی هەولێر و ئێمە ژۆک و مسلمان دیارە هەر ئازارێک بە هەر خەڵکێکی کوردستان بگا ئێمەش بە ئازاری خۆمانی زانین و ڕامانگەیان لە پیرەمەگرونەوە ئەوانەی کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینەکەن ئێمەش وەکو ئەو بڕە هاوکاری کە هێناوانە بۆ دەستگای خێرخوازی بەخشین هیوادارین بگات بەدەستی ئەو لێ قەوماوانەی لافاوەکەی هەولێر. دەستان خۆش بێت لەشتان ساک بە حاجەکان خوا خێرتان بنووسێن. کاک محەممەد ئەحمەد بەڕێبەری تۆڕی میدیایی کۆمەڵ دەمەوێت لەسەر کەمپینەکە وەریبگرم کە پەیام ینی بە هاوکاری کەناڵی پەیام ئەم کەمپینە بڕێوە دەچێت کاک محەممەد سڵای خوار لێبن وەکو پەیام تاکەی مەنی هاوکاریەکانتان بەردەوامە بێ پشگیریەکانتان بەردەوامە بێ بۆ ئەم بەرنامەیە بۆ ئەو کۆمەکی کە بۆ لێ قەوماوانی هەولێر ئەنجام بدرێت. بەنای خۆی گەورە و میهرەبان دیارە دوای ئەو کارە ساتە دڵتەزێنەی کە لە شاری هەولێر ڕوویدا بەداخەوە ئێمە وەکو ئەرکێکی ئاینی نیشتیمانی خۆمان بە پشتیوانی دەستگای بەخشین کە ئێمە وەکو هاوکارێکی ڕاگەاندن لەگەڵ یانین ئەم کەمپینە ڕاگەێنرامە بەستی بە هاناچوون و بەدەمەوە چوونی ئەو خەڵکی کە لە شاری هەولێر بەداخەوە لە کۆمەڵەیە گەڕک ئەم حاڵەتە ڕوویدا ئێمە پشتیوانین بۆ ئەم پرۆژەیە و هەموو جهودێکی خۆمان نەگەینە گەڕۆداوە لە سەرجەم هاوڵاتیانی و هاونیشتیمانانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانی ژەکەین کە هاوکار و دەستبار بن بۆ ئەم پرۆسەیە چونکە بەڕاستی ئەمە هەم ئەداکردنی واجبێکی ئاینیە هەم ئەداکردنی واجبێکی نیشتیمانیە هەمیش بەڕاستی ئێمە دین و کوردەواری خۆمان فێری ئەومانەکە لە کاتی میحنەت و ناڕەحەتی و لێ قەومانە ئێمە دەستبار و یەکتر بین و برایەتی و مەحەبەت و خۆشەویستی بۆ یەکتری دووپات کەینەوە لەم سۆنگەیەوە ئێمە ئەم کەمپینە ڕاگەێنراوە و پشتیوان بەخوای گەورە ئومێدەوارین کە خەڵکیش بەدەمەوە هاتنێکی باشی هەبێ و دڵنیاشم کە هەروە دەبێ و ئینشاءڵڵا ئەم هاوکاریانەی کە کۆ ئەکرێتەوە بە دەستێکی ئەمینەوە و بە جوانترین شێوە ئەگەێنرێتە شوێنەکانی خۆی. کۆتایی پێم لەگەڵ یانە بێت بە ئەکیدی ئێمە بەردەوامی لەگەڵ یانەوە چیش بە ئێمە بکرێت لە سەرجەم شار و شارۆچکەکان هاوکاریان پرۆژەیە بین. دەست خۆش بەسپاس. مامۆستا عەباس ئەگەر جەنابیشە چەند قسەیەکم بۆ بکەی دەمەوێت پێم بڵێ لە شار و شارۆچکانی دیکەش پەیام پشگیری ئەم کەمپینە ئەکات یاخۆ تەنها لە سلێمانی و هەولێر؟ بێگومان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرتا دڵگرانین بەوەی کە لە شاری هەولێر و بەسەر خەڵکی هەورێری قارەمان شەوی ڕابردووتر هات سەرخۆشیمان هەیە بۆ قوربانیەکان ڕاستی ئەرشی هەمومانە کە بەهانای خەڵکی هەولێرەوە بێن بە دافعی زۆر گرنگترینیانەوەیە کە ئیمان و باوەڕی ئیسلام هانمانەدا کە بەدەم یەکترەوە بین لە هەر شوێیەک هەبێ دووهەمینیش خەڵکی هەولێر هەمیشە بەدەم لێ خەوماوانی ترەوە بوون ئێستا کاتی ئەوەیە ئیدی وەڵامیان بدرێتەوە ئێمە بەدەم ئەوانەوە بین طبعاً ئەم کەمپینە کە کەناڵی ئاسمانی پەیام و دەستگای خێرخوازی بەخشین پێستاوە کەمپینێکی گشتگیریە بێگومان سەرتاسەری هەرێمی کوردستانەوە لە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین و کەناڵی ئاسمانی پەیام هەڵمەتەکە بوونی هەیەوە لە کوردستان و لە سەرجەم شار و شارۆچکەکان بڕێوەچێ داوا لە خەڵکی بە شەرەفی کوردستان و هاوڵاتیانی خۆشەویست و مسلمانانی ئازیزەکەین بەدەم ئەم کەمپینەوە بێن تاوەکو بتوانین پێکەوە هاوکاری خەڵکی زیان لێکەوتووی شاری هەولێر بکەین. دەست خۆش مامۆستا عەباس. مامۆستا دارە ئەگەر جەنابە بیتە ئێرە سوپاس دەکەم مامۆستا زۆر باشە. مامۆستا ئەحمەد ئەگەر جەنابە بیتە ئێرە و سوپاس دەکەین دەمەوێت ینی پرسیاریەوە بکەم دیارە دەستگای خێرخوازی بەخشین ینی وەکو دیارە هەمیشە
بەبێ گوێدانە ئەوەی کە لە حاڵەتێکی وە حکومەت چی دەکا یاخودنا دەستگای خێرخوازی بەخشین هەنگاوی ینی لە پێشینەی ناوە بۆی کە لە هەر بارە دۆختدا هەر کەسێک کە تووشی لێخەومان بێت هەر شوێنە تووشی لێخەومان بێت هاوکاریەکانی کەمپینەکانی دەست پێ بکات بۆی بگەنە بۆ کەسانە بەڵام مامۆستا دەمێ پرسیاریەوە بکەم یعنی خەڵک زۆر بە تایبەتی چاودێرانی سیاسی و چالاکوانان بازەوە دەکەن ئەمە کەمتەرخەمی حکومەتەکە ینی ئەمە یەکەم جار نیە لە شاری هەولێر شتیوان ڕوودەدات و دووبارەش دەبێتەوە ئەمە کەم تەرخەمی حکومەت نییە کە ینی ئەو هەموو پرۆژەی کە هەیە چاکی ناکات بۆی کە هاوڵاتیان لە کاتێکی وە تووشی زەرەر و زیان نەبن بە تایبەتی کێشەی ئاوەڕۆکان یا ئێستاش کە تووشی زەرەر و زیان بوون حکومەت هیچ ئامادەگی پیشان نەداوە بۆ هاوکاریکردنی لێقەمەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کێشەیەکی لە ئەساسۆی کێشەی بوونەی تەحتی پێک هاتەی شارەکانە ئێمە شارمان نییە بەمانە مستەلەح عیلمیەکەی کۆمەڵی گوندی گەورەمان هەیە کە هەندێک بینای بەرزبەرزی تیاکراوەتەوە گینال لە ڕاستیە لە ڕووی شارسازیۆ لە ڕووی تەختیت مدونیا هەندەسەی شارەوە ئەمانە شێوازێکی هەندەسی شێوازێکی علمی شێوازێکی مۆدرێنەیان نییە بۆیە لە ئەم ساڵدا وشکە ساڵی بووە تەنها دوو جار بارانباریوە دوو کارەساتی لێکەوتوت لە کاتێکا 12 کەس بوونەتە قوربانی ئەو کارەساتە و خی گەورە غەریقی ڕەحمەتیان کا و ئینشاءالله تعالە لە فیردەوسی عەلا جێنشین بنچکە ئەوەی حکوومەت کەم تەرخەمە لە خەڵکی لە ئاوی لە هەموو وەسایلەکانی ژیان لە ڕاستیە بە ڕێکخرا و قەرەبوو ناکرێتەوە ڕاستەوە هەوڵێکە و پیرۆزە و دەستخۆشیتان لەکەین دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشینەکەین ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە تایبەتی ئەو ڕێکخراوانە ئەمە بۆ هەندێک حاڵەتی تایبەت ئەبن مەسەلەن جۆرێک لە گرفتێک لە فترەیەکی زەمەنیە دروستە بێ ئەم ڕێکخراوانە ئەتوان قەرەبووی ئەو قەزیانە بکەنەوە بەڵام مەسئلەی کارەساتی وەکو بارانبارین وەکو بۆ مەلەرزە حکوومەت بۆیە لە موازنە احتیاطی تەواوی دانێ بۆی ئەو حاڵەتانەی پێ چارەسەر بکە لە ڕاستیە لە 2013 جۆرە موازنەیەک نییە تا احتیاطی تەواوی هەبێ ئێسش چاوەڕێی احتیاط تەواریەکەی عراقەکەن تاوەکو بتوان قەرەبووی ئەم بابەت نیەتی هەرێ موازنەی نییە تا احتیاطی تەواڕی هەبێ بۆیە ضرورە کە لە ئێستەوە خەڵکو و جەماوەر زەخت بکەن لە حکوومەت هێزە سیاسەکان زەخت بکەن لە حکوومەت کە موازنەیەکی بێن لەناو ئەم موازنەی تەواری ئیتیا بێ چکە مەسەن وڵاتێکی وەکو عێراق لە موازنەی 2021 زیاتر لە 500 ملیار احتیاطی تەواری هەیە کە بۆ ئەم جۆرە کارەسات بارانە ئەمە بە ڕێکخراوێکی وەکو بەخشین و بە ڕێکخراوی وەکو هانا و بە ڕێکخراوی وەکو سۆمای چاوان توانای قەرەبووی ئەمەیان نییە بۆیە ئەبێ لە ئەساسۆ لە موازنەی دەوڵەتە لە ڕاستیەمە ئیشی دەوڵەتە ئەم ڕێکخراوانە لەگەڵ دەستخۆشیمان بۆیان هەڵەسن بەم ئەرکە نیشتیمانیە بەم ئەرکە ئاینیە بەم ئەرکە مرۆڤایەتیە بۆیە جێگەی دەستخۆشیە خوایجان سەرکەوت و سەرفرازیان کە ئینشاءالله تعالە دەستخۆش بە سپاس دەکەم بەڵێ شوانەوەی کە ئێستا دەیبینن ینی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریەکانی دەست پێکردو بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ لێقەوماوانی لافاوەکەی سنووری پارێزگای هەولێر ئەو شار و شارۆچکانی کە لافاوەکە تێدا ڕوویداوە دیارە ئێستا خەڵک بەرە ینی دێن بەرەو پیلی کەمپینەکەەوە و ئەو هاوکاریانی کە هەیەە دەیانەوێت بیگەێنن وەکو ئەمامە حاجێش ئاماژەی پێکرد کە هاوکاری هێنا بوو باسی لەوە کردکە ینی ئەوان کە دوای ئەوەی بینیویانە کەمپینەکە لە کەناڵی پێیان و دەستگای خێرخوازی بەخشین و ڕاگەیاندووە بەشێکی زۆر هاوکاری لە سنووری پیرەمەگرن کۆ کردوتەوە هاتووە بۆ سلێمانی ئەو هاوکاریانەی هێناوە دیارە خەڵک لە شار و شارچکان پەیوەندی دەکەن بە نووسنگەکانی بەخشینەوە بۆ ئەوەی کە یعنی هاوکاریەکانیان پێشکەش بە دەستگای خێرخوازی بەخشین بکەن بۆی بیگەێنن بە هەولێر دوای ئەوەی کە هاوکاریەکان کۆکرایەوە بەخشین لە ڕێگەی تیمێکەوە سەردانی شوێنی لە قەوماوان دەکات و ئەوانی کە زیانمەند بوون هاوکاریەکانیان پێ دەکەێنێت بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت لە شتان ساغ بێ دەستان خۆش بێ دەستخۆشیش لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان دەکەین بەدەم داواکاریەکانەوە هاتوون بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە شار و شارۆچەکانیش دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە سامان سڵاوت لێبێ زانیاریمان ئەگەر بۆ بگوازیتەوە لەسەر بەڕێوە چوون و پشتیوانی هاوڵاتیان و هاونیشتیمانیان بۆ کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین بۆ زیانکلێو کەوتوانی لافاوەکەی هەولێر.
بەڵێ سامان ئەگەر گوێت لێمە بەڵێ وەک هاوکاران ئاماژەیان پێکرد لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە کەمپینی هاوکاری بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر دەکرێت. ئێستش هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سامان سڵاوت لێبێ، زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە دەربارەی بەڕێوەچوونی کەمپینەکە و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان لەو شارەیە. لێبێ دیارە لە دوای لافاوەکەی شاری هەولێر دەستگای خێرخوازی بەخشین کەمپینی کۆکردنەوەی هاوکاری تەنیا پارە بۆ زیان لێکەوتوانی شاری هەولێر ڕاگەیاند کە دیارە پارێزگای هەڵەبجەر وەک هەمیشە وەک هاوشەوی شوێنەکانی دیکە لێرە هاوکاری کۆ دەکەنەوە و داوا لە هاوڵاتیان و خێرخوازان دەکەن کە بە پارە هاوکاری لە قەوما و زیان لێکەوتوانی شاری هەولێر بکەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی شێوازی بەڕێوەچوونی کەمپینەکە لەگەڵ بەرپرسی نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشین لە پارێزگای هەڵەبجە قسە ئەکەم. کاک بادن بێنە ئێرەوە چۆن پارە لە وڵاتیان وەرەگرن، داواکاریەوە لە خێرخوازان و وڵاتیان چۆنە؟ بەناوی خی گەورە میهرەبان دیارەوە لای هەموو لایەک ڕوونە بە دوای ئەوەی کە شەپۆلێکی باران ڕووی کردە هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای هەولێر کە بۆ مای زەرەر و زیان گەیاندن بە کۆمەڵێک ماڵ و بەداخەوە کە زەرەری گیانیشی هەبوو، دەستگای خێرخوازی بەخشین وەک بەرپرسیارەتێک هەستکردن بە بەرپرسیارەتێک هەستا بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ خەڵکی لێ قەوماوی سنووری پارێزگای هەولێر. بۆیە ئێمە لێرەوە وەک نووسینگەی پارێزگای هەڵەبجە داوا لە خەڵکی پارێزگای هەڵەبجەی خۆشەویستەکەم کە وەک چۆن لە ڕابردوو خەڵکێکی لێبوردە و خەڵکێکی دەستکراوە بوون و بەدەم هەموو خەڵکی لێ قەوماوی کوردستانەوە بوون لەم کەمپینەشدا جێدەستیان دیار بێ بە تایبەتی بۆ شاری هەولێر کە پارێزگای هەڵەبجە خەڵکی هەڵەبجە قەرزاری خەڵکی هەولێرە کە لە ڕابردووە خەڵکی هەولێر پەناگە و مەوایەکی باش بوون بۆ خەڵکی هەڵەبجە بۆ پارێزگای هەڵەبجە لە کاتە ڕۆژە سەخت و ڕەشەکانی پارێزگای هەڵەبجە. بۆیە چاوەڕوانمان وایە خەڵکی پارێزگای هەڵەبجەش لەم موسیبەتە بە گەرم و گوڕی بێن بەدەم خەڵکی لێ قەوماوی پارێزگای هەولێرەوە بۆ ئەوی بتوانین شتێکی کەم لە ئەو ناڕەحەتی و موسیبەتی کە بەسەریانە هاتووە لە سەریان سوور بکەین. بۆ مناسبەی ئێمە لە نووسینگەی پارێزگای هەڵەبجە دوو نووسینگەمان هەیە لە هەڵەبجە، یەکەم لە مەڵبەند لە بارگای مەڵبەند لە سەر و مزگەوتی دارۆسەفاوە و نووسینگەیەکیشمان لە بازاردانەوە بۆ کار ئاسانی و ژمارە تەلەفۆنیشمان هەیە بە ژمارەکانی 1970 672 2004 هەر بە ڕێزێک ویستی دەتوانێت لە ڕێ ئەم ژمارە تەلەفۆن یا لە ڕێ ئەم نووسینگانەوە هاوکاریەکانی بگاینەتە دەستی ئێمە ئینشاڵڵا ئێمە ژوو دەستێکی ئەمانەت لە کۆی شار و شارچەکانی هەرێمی کوردستان ئەگەیەنرێتە خەڵکی لێ قەوما و زیان لێکەوتووی پارێزگای هەولێر و خی گەورە هەموو لای موفقە. چۆنی وڵاتیان چۆن بۆ تاکو ئێستا کاک بادین لە هەڵەبجە؟ بەڵێ وڵات دەبتەمان دوێنێ ئەم کەمپینە ڕاگەیەنراوە الحەمدلە ئەمڕۆ ئەم شەو ئیسجابی باش هەیە، بەڵام چاوەڕوانی زیاترین بە تایبەتی وەکو عەرزم کردی لە خەڵکی پارێزگای هەڵەبجە کە زیاتر بەدەم خەڵکی لێ قەوماوی هەولێرەوە بێن و ئومێدم وایە ئینشاءڵڵا لە ئاسی پێویستە بێ و باشە تا ئێستا خراپ نییە. هەمیشە دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ لێ قەوما و لەگەڵ ژاران و نەداران نبووە، لەگەڵ ئازارەکانیان نبووە، تا چەند هەمیشە بەردەوامە بن، تا چەند لەگەڵ ئازار و لەگەڵ ناخۆشەکانی خەڵکا بن و بەدەمیانەوە چ بەخشین هی خەڵکە، یعنی ئەمە بۆی ئێمە زۆر ئەمەمان تاکید کردوێتەوە بەخشین هی خەڵکە بۆ خەڵکە، بۆیە گرنگە بەڕاستی خەڵک هەمیشە هاوکار و دەستبارگری دەستگای خێرخوازی بەخشین بێت تا بەخشینش بتوانێت بەردەوام بێ. بۆیە من ینی داواکەم ئەوەیە کە مادەم پرۆژەیەکە هی خەڵکە دەبێ بەڕاستی خەڵکیش سپۆنسەری بکات، خەڵکی پشتگیری بکات تا بتوانین وەک دەستێکی ئەمانە تەنها بۆ گەیاندنی بە خەڵکی هەژار و نەدارە. بۆیە داوامان وایە دووبارە لە هەموو لایەکە بەدەم ئەم بانگەوازەوە بەدەم ئەم کەمپینەوە بێن تا بتوانین بە هەموو لایەکەوە شتێک لە خەمون معاناتی خەڵکی پارێزگای هەولێر خۆشەویست سوک بکەین. گاشکرایە تەنیا پارە وەرەگرن؟ بەڵێ کەمپینەکە تەنها هاوکاری دارایی و پارەیە، لەبەرەوە بەڕاستی پارەکە زیاتر جێ ئەگرێ بۆ ئەو خەڵکە و گەیاندن و ئەوەشی ئاسانە. بۆیە لەم مەرحەلە تەنها هاوکاری مادی کۆکەینەوە. سپاس و ئەوەش خواستەلام. بەڵێ دیارە شوان لە دوو شوێن
دەستگای خێرخوازی بەخشین لە پارێزگای ڕەجا و کاری مادی وڵاتیان وەردەگرێت یەکێک لە نووسنگەکان مەڵبەندیەکی کۆمەڵی دادگەریە کە لێرە هاوکاریەکان وەردەگرێت کە سەر و مزگەوتی دارسەفایە و نووسنگەکەی دیکەشیان لەناو بازاری هەڵەبجێ لەناو بازار لە بەردەم قەیسەری شنوێ لەوێ سندوقیان داناوە و هاوکاری و کۆمەکی مادی هاوڵاتیان کۆ دەکرێتەوە بۆ خەڵکی زیان لێکەوتوانی هەولێر. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان سامان لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. دەچینە پارێزگای هەولێر لای هاوکارمان ئیدریس سڵاوت لێبێ. لە شەوی ڕابردووەوە زۆر هیلاک بووی ماندوو نەبی ئەگەر بۆمان باسکەی زانیاری نوێ دەربارەی زیان لێکەوتوان و هەروەها بارەدۆخی نێوگەڕەکەکان ئەگەر زانیاری نوێت لابێ و کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی شاری هەولێر ئەگەر زانیارەکانمان بۆ بگوازیتەوە. سڵاوتان لەبێتم کاتتان باش کاکشوان زۆر سپاس بۆ پێزانیتان سپاس بۆ هاوکارانم کەوە دوێنێ لە ماوەی 11 کاتژمێری ڕابردوو زۆر بە گرجوگۆڵی هاوکارمان بوون تاوەکو بتوانین ڕووماڵێکی پیشەیانەی ئەم ڕووداوی نێوشاری هەولێر بکەین. بەڵێ هەر لە دوێنێ دەستگای خێرخوازی بەخشین و کەناڵی ئاسمانی پەیام کەمپینێکیان بۆ ئەم کارە ساتەیەکەوە لە نێو شاری هەولێرداوە بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر دروست بوو کەمپینێکیان ڕاگەیاندووە. من دەمەوێت سەرەتا لەبارەی کەمپینەکەەوە قسە بکەم. کەمپینەکە ڕاگەیاندراوە تاوەکو ئێستا سوپاس بۆخوا ئەوەی من ئاگادارم بەدەمەوە هاتنێکی زۆر باش لەلایەن هاوڵاتیانەوە هەیە و من دەمەوێت کۆمەڵی کەس لێرن کەوا هەم لە بەرپرسی نووسنگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین و هەم ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەم مامۆستایان و زانایانی ئاینی و من دەمەوێت گفتوگۆیان لەگەڵدا بکەم. سەرەتا لە دکتۆر عەبدوڵڵا دەست پێ دەکەم. کاک دکتۆر سڵاو لێبێت. گرنگی هاوکاریکردنی کەسی لێ قەوما و چەندە لە ڕوانگەی ئیسلامەوە و چەند ئەو پرۆژە و ئەو کەمپینەی دەستگای خێرخوازی بەخشین گرینگە بۆیان؟ بسم الله لە سەرەتادا دەڵێن دیارە ئەوەی کە ڕوویدا شەوی پێنجشەم لە سرجومعە لە شاری هەولێر بەمانای کەلیمە موسیبەت بوو. لێ دەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. لە خوای گەورە دەپاڕێنەوە قوربانیانی ئەو لافا خوای گەورە بە شەهید قبولیان بکە سەبووری کەسوکاریان بدە و هەروە ئەوانی کەوا تووشی زەرەری مادی بوون خوای گەورە لۆیان قەرەبوو بکاتەوە خوای گەورە بکاتە ئەجر پاداشت و بە گشتیش بووی تەمای ئەوەی کەوا ئێمە بە هەمومان بە خۆماندا بچینەوە زیاتر و زیاتر ئینشاڵڵا بگەڕین و لای خوای گەورەتەوە بۆ ئیستیغفار بکەین لەبەوەی کەوا خوای گەورە موسیبەتی ئاوا و یاخود گەورەتر خوا نەخواستە نەینتە سەرمان. و لێرەوە دیارە ئەوڕۆ لە هەموو کاتێکدا و بە تایبەتی لە کاتی ڕوودانی ئەو کارە ساتانە دیارە زیاتر پێویستە هەموو کەسێک بەهانای ئەو لێ قەوماوانە بچیتن بەهانا چوونیان بەدەمەوە چوونیان وازبێکی شەرعیە وازبێکی ئینسانیە. دیارە لە هەموو کاتێک خێر و سەدەقات هەر ئەجر پاداشت خۆی هەیە بەڵام هەندێک کاتەیە زیاتر و زیاترە کەوە معلومی جەنابتانە بەلای کەمی هەر خێر و ئەجر پاداشتی ئەو سەدەقەی کە دەیکەی بەلای کەمی 1/700 بەڵام والله یضاعف لمن یشاء وەکو زانایان دەفەرمون ئەو کاتێکەوە زۆر پێویستە زیاتریشە بە تایبەتی کە بەنیەتێکی ساغ لە بەخوای گەورە ئیتر بەڕاستی بەخشین لەو ڕۆژەدا زۆر مهمە بەهاناوەچوون لێ قەوماوان زۆر مهمە تاوەکو بتەمای ئەوەی کەوە هەم لە دنیادا پارێزراو بین هەم لە قیامەتیشدا ژێرسایی سەدەقەکانمان بحەسەینەوە. کاک دکتۆر ئەوانەی کەوا خوا پێدەون تا چەند گرینگە هەم لە ڕوانگەی شەرعیەوە دەستبار و هاوکاری ئەو کەسانە بن کەوا لێیان دەقەومێ و بەتایبەت لە ڕۆژی وەکو ئەمڕۆکەوە کۆمەڵی کەس سەر و ماڵیان تێدا سوە هاوکاریان بن. وڵا بە تەکید بخۆی هەر کەسێک لە خەدەرەوەی کە خوای گەورە پێی بەخشیە لێی دەپرسرێتەوە ئیتر خوا پێدا و لە قەدەرەوەی کە خوای گەورە پێیدا مەسئولیەت سەرشانی قورسترە لێ زۆر زارورە ئەوەی کە ڕوویدا بەڕاستی یەک لەو شتانە کە پێویستە لێ وەرگیرە تەماشا دەکە لە لەحزەیەک و لە کاتێکی کەم ئینسان معڕەزە هەموو شتێکی لەدەست بڕوە نەفسی بڕوە ماڵی بڕوە خۆشەویستی لەدەست بدە ئیتر ئەوەی کە ئێستا ئێمە سەلامەتین بە هەر کەسێک وا بیر بکەینەوە ئێمەش معڕەزین ڕۆژێکیوان بەسەر بێ لێ بەڕاستی بەو شێوەیە تەعامل لەگەڵ قەزیەکە بکەین کە بەسەر خۆمان هاتیە کە بەسەر برایانمان هاتیە لێ پێویستە لە قەدەر توانە تەخسیری تێدا نەکەین تاوەکو گوتمان
هەم لە دنیا و هەم لە قیامەتیش پارێزراو بین. دەستان خۆش بە کاک دکتۆر زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک شوان کاک مسعاب بەرپرسی دەستگای نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینە. کاک مسعاب دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێوە تا چەند توانی بتوانە لەگەڵ معاناتەکانی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بن لە شاری هەولێر یاخود لە شار و شارۆچکەکان. بەلای خۆی گەورە و میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەکو پیشەی بەردەوامی خۆی کە زیاتر لە 12 ساڵە دروست بووە بۆ خزمەتکردنی خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستانە. دیارە هەر کاتێک بەڕاستی کارێکی نەخوازدا ڕوو لە هەرێمەکەمان بکاتن ڕوو لە شارەکان و گوندەکانمان بکاتن دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە کەمپین بێ بە بەرنمەیەک بێ بە پرۆژەیەک بێ دیارە ڕای دەگەنێت و خێرخوازانیش بەڕاستی لە 12 ساڵی ڕابردوودا توانیتیان بەڕاستی کۆمەک و یارمەتی و هاوکاریەکانیان بگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین و ئێمە لە ڕێی کەمپین و پرۆژەکانمان یاخود بەرنامە تایبەتەکانمان بتوانین ئەو خەرکەیە ڕزگار بکەین لە ناخۆشی و لە نەخۆشی و لە فەقیری و لە هەژاری. زۆر باشە کاک مسعاب ئێوە تاوەکو ئێستا وەکو دەستگای خێرخوازی بەخشین چەند کەمپینتان ڕاگەیاندووە وە کەمپینەکانتان لە ڕووی سەرکەوتنەوە تا چەند سەرکەوتوو بووە؟ ئەگەر نمونەیەک بینمەوە بەڕاستی ئێمە لە ساڵی 2013 کە کەمپینێکمان ڕاگەیان ئەو کاتی بەڕاستی بۆ کوردانی ڕۆژئاوا بوو کاتێک کە ڕویان لە هەرێمی کوردستان کرد ئەو کاتی کە دەتوانم بڵێم لە کەمپی کەورگۆستێک لێرکوانە نیشتەجێ بوون ئێمە ئەو کەمپینێکە ڕاماگەیان 11 ڕۆژی خایاند ئەو 11 ڕۆژە ئێمە کۆمەک و یارمەتی و کەلوپەلی ناوماڵمان بۆ کۆکردنەوە کە زیاتر لە 7 بار هەڵگری گەورە بوو گیانمانە کەمپی کەورگۆستێک کە 15000 کەس لێ نیشتەجێ بوون 1200 خانەوادەی لێبوو جگە لەمە دیارە ئێمە بەڕاستی کەمپینی ترمان ڕاگەیاندووە بۆ ئاوارەکانی شنگار کە ڕویان لە دهۆک کرد ئەو کارجێمە کەلوپەلی ناوماڵمان گەیاندا ئەو شوێنانی کە بەڕاستی لە شوێنەکان نیشتەجێ بوون جگە لەمەش دیارە ئێمە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو ئەو نەخۆشی کە بەرەوەی هەرێمی کوردستانی گرت کە نەخۆشی کۆڕۆنا بوو خەرکێکی زۆر بەڕاستی کە کارنتینەکران لە ماڵەوە بوون ئێمە کەمپینێکمان ڕاگەیان ئەو کاتی بۆ کۆکردنەوەی کۆمەک و یارمەتی و خۆراک و ئەو کاتیش بەڕاستی ئێمە 8000 سەبەتە خۆراکمان توانیمان دابشکەین بەسەر خەڵکی هەژار و نەدار و گوندەکان و ئەو گەڕەکانی کە بەڕاستی هەژار نشین بوو. زۆر باشە کاک مسعاب تا ئێستا بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆن دەبینن ئێوە وەداواتکاریتان هاوڵاتیان چیە وەکو دەستگای خێرخوازی بەخشین؟ دیارە ئێمە بەڕاستی هەر ئومێدمان وایە کە بەڕاستی خەڵکی خواپێدا و وەکو لە ڕابردوو بەڕاستی لە هەموو پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکار و هەماهەنگ بوون و هاوکارمان بۆی بتوانین ئێمە پرۆژەکانمان بەڕاستی بتوانین جێبەجێ بکەین بۆیە ئێستاش ئێمە تا ڕادێکی باش الحەمدوللا خەڵکی خێرخواز وا دەبینین سەردانی نووسینگەکانمان دەکەن بە تایبەتی ئێمە کە لە هەولێرین و نووسینگەمان لێرکوانێ و ژمارە تەلەفۆنمان بەردەوام لە کەناڵی ئاسمانی پەیام بەژێر نووس دەڕوە ئێمە بەڕاستی ئەومان چاوەڕوان ئەوەیە کە بەڕاستی خەڵکی خێرخواز هاوکارمان بێت لەم ئەوەش تا ڕادێکی باش الحەمدوللا باشە و ئێمە ئەم کەمپینە تەنها لە شاری هەولێر نییە ڕاستە بۆ چەند گەڕەکێکی شاری هەولێرە بەڵام ئێمە لە تەواوی کوردستان لە ڕێ نووسینگەکانمانەوە ئەمە ئەو کۆمەک و یارمەتیانە وەردەگرین و بەڕاستی کۆی دەکەینەوە بە بەرنامە و میکانیزمێک ئینشاڵڵا دابەشی سەر ئەو خانەوادانی دەکەین. دەستان خۆش بە کاک مسعاب. بەڵێ کاک شوان من دەمەوێت ئاماژە بۆش بکەم ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوانیش چاڵاکییان هەیە لەم ڕۆژاوە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان وە هەر سێ ناوەندەکەی هەولێر لێرن بۆ پشتگیریکردنی ئەو گەڕەکانەی کەوا لە شاری هەولێر تێک چوون یاخود لافاویان بەسەرداگەڕاوە بۆیە ئەوانش کەمپینێکیان ئامادە کردووە بۆ پشتیوانیکردن و پاکردنەوەی ئەو ماڵانە لە ئێستادا چەند تەکەرێک ئاویان ئامادە کردووە تاوەکو لە ڕێگەی خۆیانەوە ئەو ماڵانە بەسەر بکەنەوە یاخود ئەو کۆڵانانە بەسەر بکەنەوەکەوە لافاوەکە گرتوێتەوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەستمە لای بەڕێز مامۆستا حەسەن سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا سڵاو لێبێ پێم بڵێ کەمپینەکەی ئێوە چییە و لە چیدا خۆی دەبینێتەوە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان طبعاً بابەتی پشتیوانی و هاوکاری لێ قەوماوەن لە هەموو کاتێکدا زەرور و واجبە بە تایبەتیش کە ئێستا کارەساتێکی سروشتی بەسەر ئەم شارە خۆشەویستەمان داهاتووە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەرسێک ناوەندەکەی هەولێر ناوەندی هەولێر و ناوەندی دەوروبەر و ناوەندی زانکۆ پەیمانگاکان هەڵمەتێکی پشتیوانی بۆ خاوێنکردنەوەی ئەو زیان لێکەوتوانەی کە لە گەڕەکەکاندا تووشی ئەم کارەساتە سروشتیە بوون ئێمە پشت بەخوای پەروەردگار هەڵمەتێکی خاوێنکردنەوەی گەڕەک و ماڵەکان ئەنجام دەدەین و ئەمەش بارکێکی خۆمان دەزانین بێگومان لەم ماڵانەدا بە دەیان قوتابیەوە بگرە بە سەدان قوتابی زیانیان پێگەیشتووە و ئێمە هاوکار و پشتیوانی ڕوحیان دەبین لانیکەم لەگەڵیاندا مشارێکین کە ئەم بابەتە بەڵێ بابەتێکی سروشتی و ڕووداوێکی سروشتیە بەڵام لە هەمان کاتدا پشتیوانی ئێمە بۆ ئەوان پێیان دەڵێن کە ئێمە لەگەڵتانی لە هەموو حاڵەتەکاندا و پشت بەخوای گەورە
وەکو بڵێ لەخوا دەپارڕینەوە کە خی پەروەردگار ئەم ڕووداوانە بۆ ئێمە بکاتەوە کاری بە خۆداچوونەوەکو جنەی مامۆستا ئیشارەتی پێدا و گومانم وایە کە ئینشاءڵڵا بتوانین خزمەتێکی باش بکەین و هەر لێرەشەوە دەمێەوە بڵێم کە پێویستە بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە لەم کارە ساتە سروشتیانەدا کە بەسەر نەتەوەکەمان دە یەکێک لەوە کارەکانی لەوانەیە بابەتەکەم تەرخەمیەکانی خزمەتگوزاریەکان بن کە پێویستە لایەنی پەیوەندیدار ئاور لەم بابەتە بداتەوە و ئەوەی کە دەگوترێت لەبارەی خزمەت نەکردنی ئەم شارەوە پێویستە لایەنی پەیوەندیدارەکان بێنە سەرخات و زیاتر خزمەتی ئەم شارە بکەن. دەستان خۆش بێت بە ڕێزمەوە حەسەن سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڵێ کاکشوان ئەمە کەمپینەکەی شاری هەولێر بووکەوە بۆ پشتیوانی ئەو گەڕەکانێکەوە لە شاری هەولێر بەرلافاوەکەی دوێنێ یاخود پێرێ شەو کەوتبوون ئەمڕۆ وەکو پشتیوانیەک بۆیان هەڵمەتێکی چەند ڕۆژیان ڕاگەیاندووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و دەستگای خێرخوازی بەخشین لە سەردەم شار و شارۆچکەکان بە هاوکاری کەناڵی ئاسمانی پێیان ئەم دۆخەیان لە بەرچاو گرتووە و بەنیازن هاوکاریەکانیان کۆ بکەنەوە و تەسمیلی ئەو هاوڵاتی و کەسانەی پێنکەوە بە زیانیان بەرکەوتووە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمانی دریز محەممەد لە هەولێرەوە لەگەڵ مامووی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت هیوادارین لە شیەمولایەکش ساغ بێت و هەروەها هاوڵاتیانیش بەدەم کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕۆن بۆ ئەوەی هاوکاریەکی زیاتر بگەێنرێتە لێ قەوماوانی هەولێر بۆ هۆی لافا و هەروەها زریانەکەەوە. بەڵێ زان ناوڕێکمان هەیە و دێنەوە لاتەن. شەوان شەو نایاڵە و ڕۆژایان ڕۆڕۆما یەکجار پەژارەی دووریاکەی تۆما یەکجار پەژارەی دووریاکەی تۆما باران بارانە نڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزم ڕێگا کوێستایانە و منزڵەیەمان دوورە ڕێگا کوێستایانە و منزڵەیەمان دوورە عەشقت لە دڵێمان تووشەی زارورە عەشقت لە دڵێمان تووشەی زارورە باران بارانە نمڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزم لەو ساوە و باڵای تۆم دوور بوو لە چاو لەو ساوە و باڵای تۆم دوور بوو لە چاو گەڵا ڕێزانمە وەک باخشەی بێیاو گەڵا ڕێزانمە وەک باخشەی بێیاو باران بارانە لەم ڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزم کەوتوە ساوبەیلمان حەوکاج و حەوکۆ کەوتوە ساوبەیلمان حەوکاج و حەوکۆ مەگەر بای ڕەحمەت بمگەیەنێ باتۆ مەگەر بای ڕەحمەت بمگەیەنێ باتۆ باران بارانە لەم ڕێزا ڕێزا باران بارانە لەم ڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای. بەڵێ ئازان هیوادارین هیچ کەس لە ئازیزەکانی بە دوور نەبێ و هەروەها ئازیزی هیچ کەسێکیش لە دەست نەدرێ. باوکاری هاوکارانم لە پەیام بڕگە بابەتەکانی ڕێ پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین ئاسوودە و کامەران بن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.